طبعا هەموو لایەک زۆر بەخێر بێن پێم وایە دەست پێ بکەین کاکو شارسیۆلی بەڕێوەیە بەڵام چیکە چاوەڕە ناکەین کەی هات بەخێر بێت زۆر سوپاسان دەکەم کە تەشریفتانەوە بە تایبەتی زۆر سوپاسی جەنابی کاک ئەوبەکر عەلی دەکەین کە داوەتی ئەنیستۆی قبوڵ کردووە لە سلێمانیەوە ئەو هەموو ماندووبوونێدا زۆر بەخێر بێ منەتبارین بەروەها دکتۆر نەزاکەت زۆر بەخێر بێ جەنابی شێخ هەموو لایەک ئەوانەی کە هاتوون و عادەتەن بێکەوە ئاشناین ئێمە ئەمڕۆ لەسەر لە نەتیجەی تەنگوچەڵەمەی عێراق و کوردستان لەسەر مەوزوعێکی زۆر گرنگ چوار ئەکادمی کاک حوسێن وڵات دەستمان پێ کردو دەستمان پێ کردو وەڵا ئەگەر بکرێ دەستمان پێ کردو ئەمە لەسەر ئەو تەنگ و چەڵەمە کە دەمێکە کوردستان و عێراقی پێوە گرفتارە و سەرکردایەتی سیاسی هەمووان بە عێراق و بە کوردستانیشەوە تێکرای نخبەی سیاسی کە لە ناو سەرکردایەتیشدا نیە ئاگامان لێیە لە ڕێی ڕاگەیاندن و پەیجەکانی خۆیانەوە بیرڕای خۆیان دەردەبرن بەڵام سەرباری ئەوەش گرینگە مەرکەزەکانی کوردستان بە شێوەیەکی مورەکەزتر لەسەر کێشەکان بوەستن و کەسانی شارەزا بانکەن بەڵکو ئەوە بێتە هاوکاریەک بۆ پتر تەفاهمی عام لە کوردستان جاری یەکەم دوایی لە عێراقدا ئەوەی ئەوڕۆ بەلای ئێمەوە گرینگە ژیۆپۆلیتیکی کوردستانە بەتەنێ تەمان عێراقیشی دێتە سەر دوایی لە گفتوگۆدا ناسینی جوغرافیای سیاسی کوردستان ئیمتیازەکانی خەتەرەکانی ئەو کێشانەی کە بۆمان دروست دەکا ئەوە چه نەخشەیەکی سیاسی دەبێت لە کوردستاندا سابت بێ بە ئەوەی کەوا کوردستان یەک پارێزراو بێ دوایی بەرژەوەندیەکانی لە هەرە گەورەوە تا دێنە بەرژەوەندیە بچووکەکانی ئەوەی کە دەکرێت حکوومەت لە ڕێی حکوومەتی هەرێمی کوردستانەوە بێنەدی ئەوی تریان ئەگەر ئەوەمان بەلاوە وازەح بێ ئەنجا حکوومەتی هەرێمی کوردستان لە سەریەتی چنۆ سیاسەتێک پێڕەوە بکە مەبەستم سیاسەتی دەرەوەیە ئێمە سەمینارێکمان پێش 3 مانگ لێرە کرد لەسەر تاریخی 30 ساڵی سیاسەتی حکوومەتی هەرێمی کوردستان جەنابی دکتۆر شێزاد نەجار و ژمارەیەک ئەکادمی دیکە پێم وایە دکتۆر عومەریش بەشدار بوو هەموو متفق بوون کە نابێ بە کوردستان بوترێ دیپلۆماسی هەرێمی کوردستان چونکە سیادەی نییە و لە عینی کاتیش پەیوەندیەکان پەیوەندی سیاسین یەکتەرەفان تەرەفەکەی ئەتوانێت کە دەوڵەتێک بێتوانێت لێ بکشێتەوە هەرگوێش ناتێ سەرباری ئەوە ئێستا هەرێمی کوردستان هەندێک تەوەقعات هەندێک چاوەڕوانی سیاسی لێ دەکەن لایەن دەوڵەتانی دەوروبەرمانەوە احتیمالە لە دوورتریشەوە بۆیە دەکرێن نەخشەیەکی شەبێ بۆ حکوومەتی هەرێمی کوردستان کە هی دیراسە بێ ئەنی پێشکەش بکرێ ئەوە بە دانیشتێک و بە دوو سێش ناکرێن وەسمەوەیە دەبێت کار لەسەر ئەو مەسارە بکرێت بۆ مەبەستە بەڕێز دەیڤید ڕۆمانۆ لە ئەمریکاوە لەگەڵمان دەبێت هەڵبەچووکە لەوێ یەکی شەوە ئاخری پێک هاتین کە محازەرەکەی لە یەک شارێکدا تەجدید بکە و لێرە پێشکەش بکرێ گەنا ئامادە بوو بە ڕاستەوخۆ لەگەڵمان بێ و پرسیاریشی لێ بکرێ هەروەکو ئەزانم دەیڤید ڕۆمانۆ یەکێک لەوانەیە کە شەرقشناسەوە وەکو ئەڵێن پرۆفسۆرە لە زانکۆی میزۆری و دکتۆرایە لە زانستە سیاسیەکان بە تایبەتی ئیتیمان بە سیاسەت لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستەدا و لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستیش بایەخی یان تەرکیزی لەسەر تورکیا ئێران و کووردا بەگشتی وەکو پێکهاتە و هەروەها پێکهاتەکانی دیکەی نەتەوەی و ئاینیش لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا لەو بوارەوە تەواان دوو کتێبیشی هەیە ئاخی جار کە هاتە کوردستانی لێرە سەمینارێکی هەبوو بە میوانداریەتی زانکۆی کوردستان بوو بۆ ئەوەی کە لە ئەمریکا بتوان مرکزی بکەنەوە احتیمان بە زمانی کوردی و هەندێک دەراساتی کوردی بکەن دووەمین ئەکادمی و سیاسی ئەمڕۆ بەڕێز کاک ئەوبەکر عەلیە کە ناسراوە بە ئەوبەکر کاروانی جارێک کە سوپاسی دەکەم کاک ئەوبەکر پیاوێکی ناسراوە سیاسمەدارێکی ناسراوە و لە عینی کات
نووسەرێکی چالاکە لە گەیاندنی ڕێی خۆی کاگە بووکرد بەکالۆریوسی هەیە لە قانون و هەروەها ماستەرەکەی لە زانستە سیاسیەکانە و ماستەرێکیشی لە فەلسەفە و فکری ئیسلامی هەیە. خاوەن تەمان تاکو ئێستا کە 35 کتێبی بڵاو کردوتەوە و حەوت بەرگ لەوانە لەسەر قەزیەی کورد و ڕەنگ با بڵێن کێشە جیاجیەکانی هی کێشەی کوردە لێرە و لە پارچەکانی دیکەش. دووەمین کەس جەنابیان قسە دەکات. مامۆستای گەورەمان دکتۆر کامەران ساڵحی سێمین کەس دەبێت لە قسەکردن کە غەنیون عن التعریف دکتۆر کامەران پرۆفسۆرە لە قانون لە زانکۆی سۆرانە و من هەر ڕێگەم بە خۆمدا پێش ماوەیەکیش کتێبێکی زۆر باشی دەرچۆ بە ناوی مکافحة الفساد العالمي و إلى آخره. و هەروەها چوارەمین ئاکادمیش جەنابی دکتۆر عومەر نورەدینیە کە چۆک سیاسی چۆک ئاکادمیسیەن و چۆک خاوەن ڕێی و چۆک لطفی کردودا لە اختصاصی خۆی لە ئینستیتۆ قەت درێغی نەکردووە. دکتۆر عومەر پلەی پرۆفسۆری هەیە پێشەوە بەکالۆریوس و ماستەری و دکتۆراکەی لە زانستە سیاسیەکان وەرگرتووە لە پەیوەندیە نێودەوڵەتەکان شارزایەکی تایبەتی هەیە لە کۆلێژی یاسای زانکۆی سەلاحەدین دەرسی گوتوێتەوە. هەڵبەت ئەممان نەزانین کە ئەندای پەرلەمان بووە و ئێستاش لە کۆلێژی یاسا و پەیوەندە نێودەوڵەتەکانی زانکۆی لوبنانی فەڕەنسی دەرس دەڵێتەوە یاریدەری سەرۆکی زانکۆیە. ئەو بوارانەی کە دکتۆر عومەر نورەدینی احتیمامی پێدا سیستەمی نوێی جیهان و پەیوەندی ئەو لەگەڵ دۆزی کورد و هەروەها سەروەری دەوڵەت و پەیوەندیەکانی سەروەری دەوڵەت و پەیوەندی ئەو بە دۆزی کوردەوە ژمارەیەکی دیکەش توێژینەوەی هەنەکە من لێرە لە بەروەخت باسییان ناکەم. سوپاسی هەر چواریان دەکەم و ئەگەر لطفاً هەبێ گوێ لە دەیڤید ڕۆمانۆ ئەگرین بە تەرجمەوە. Iran has obviously shown its willingness and capability to launch military attacks into Iraq and into Iraqi Kurdistan. لە چەند ساڵی ڕابردوودا ئێران توانیویەتی نیشان بدا کە دەتوانێت عێراق و هەرێمی کوردستان بەر هێرش بدات. Big examples of this in 1996, in 2017, and now just this month in March. نمونەکانی 96 2017 کە هەڵەنەبن اینجا مارسی ئەمساڵ مانگی سێ ئەمساڵ کە هەر لە هەر سێکیاندا ئێران هێرشی بۆ عێراق و هەرێمی کوردستان برد. Along the border of Iran deploying military force into Iraq without any notice given to Baghdad or Erbil regarding the matter. هەروەها هێزی ئێران لە ڕابردوودا لەم چەند حاڵەتەشدا لەگەڵەوەدا هێزی بۆ سنوورەکانی عێراق بردووە بەبێ ئەوەی کە ئاگاداری بەغدا یان هەولێر بکاتەوە. Of course, worrisome to authorities in both Erbil, and it should be worrisome to authorities in Baghdad as well. ئەمە بەدڵنیاییەوە دەبێت نیگەرانکەر بێ هەم بۆ بەغدا هەم بۆ بەرپرسان لە هەولێر. Must also question whether or not the Iranian regime will eventually find itself at war in Iraq, going after perhaps authorities in Kurdistan. پرسیاری سەرەکی لێرەدایە ئایا ئێران لە کۆتاییدا دەکەوێتە شەڕ لەگەڵ عێراق و لە ناو عێراقدا بەتایبەت لەگەڵ هەرێمی کوردستان. Came close to that in October 2017, following the referendum on independence. لە کاتی ڕێفراندۆمدا لە ڕاستیدا زۆر نزیک کەوتەوە ئێران لە شەڕ لەگەڵ هەرێمی کوردستان. Legitimate question for Kurds in Iraq to ask themselves if they will find themselves attacked by the regime in Tehran, and if so, whether or not they will be left to fend for themselves. اینجا پرسیار لێرەدایە کە ئایا یەک خەڵکی هەرێمی کوردستان و عێراقیش تەبعاً پێیان وایە کە لەلایەن ئێران و هێرشیان بۆ دەکرێت یان بۆ سەریان کراوە و ئەگەر بکرێ ئەو هێرشە فراوانتر بێت دەتوانن دیفاع لە خۆیان بکەن؟
the details, the specifics of the situation. Part of the reason that the international community unified behind Ukraine in the current conflict was because they perceived Ukraine as having done absolutely nothing wrong, as not having provoked Russia in the slightest. یەکێک لە هۆکارەکانیەوەی کە دنیای ڕۆژاوا یان دنیای ئازاد لە پشتەوەی ئوکراینیا وەستا و بە جۆرە لە جۆرەکان دیفاعی دەکات هی ئەوەیە کە لە ڕاستیدا ئوکراینیا هیچ شتێکی بۆ وروژاندن و بۆ تحریکی رووسیا نەکردووە. Had the right to pursue European integration and even NATO membership, and they saw the Russian justifications for the invasion of Ukraine as nothing more than cheap fabrications. لە ڕاستیدا ئەم دنیاە واتە دنیای غەرب پێیان وایە کە ئوکراینیا وەکو وڵاتێکی سەربەخۆ بۆی هەیە کە بێتە ناو ناتۆ یان بێتە ناو هەر کۆمەڵگەیەکی ئازاد وەکو یەکێتی ئەوروپا و ئەوەی کە رووسیا کردیە و پاساوانەی کە هەیە بوو پاساوی دروستکرا و ساختن. Ukraine and so forth. So this helped Ukraine attract a lot of international sympathy and support. And something similar happened with the Kurdistan region. اینجا بەدڵنیایی ئەمە وای کرد کە هاوسۆزێکی یەکجار زۆر بۆ ئوکراینیا دروست بێت چونکە هیچ هۆکارێک بەدەست یان پاساوی بەدەست رووسیاوە نەبوو بۆ هێرشێکە کردی. حاڵەتێکی ئاوها بۆ هەرێمی کوردستانیش هەبووە. ISIS attacked the Kurdistan region in August of 2014. We saw a significant amount of Western and international support for the Kurdistan region to fend off this attack. So حاڵێکی ئاوها بۆ هەرێمی کوردستانیش هەبوو کاتێک کە داعش هێرشی بۆ سەر هەرێمی کوردستان کردووە کۆمەلگەی نێودەوڵەتی بەهانایەوە هات. Get back to the question of whether or not the Kurds would find themselves facing the Iranian state's power alone were a situation to degrade into a military conflict. Some of that depends on the circumstances. اینجا دیسان بابگەڕێمەوە سەر پرسیارەکە ئایا پێمان وایە کە هەرێمی کوردستان لە شوێنێکدا دەکەوێتە بەرامبەر بە هێرشی چەکداری و هی ئێران هی کۆمەڵی ئیسلامی ئێران و دەبێت دیفاع لە خۆی بکات؟ My tendency would be to say no. The United States does not want to see the Kurdistan region of Iraq weakened or attacked by a state like Iran. And generally, we could expect some kind of American support or even intervention to prevent an all-out attack. اینجا پرسیارەکە لەوەدا ئەگەر حاڵێکی وەها ڕووبدا هەرێمی کوردستان بەتەنیا دەمێنێتەوە دەڵێ پێشبینی من ئەوەیە کە نەخێر من پێم وایە کە وڵاتی یەکگرتووەکانی ئەمریکا ڕێگە بە حاڵێکی ئەوها نادا هیچ لە بەرژەوەندی ئەمریکادا نییە کە هەرێمی کوردستان بکەوێتە بەردەم هێرشێکی وەهاوە و ئەگەر بکرێ یارمەتیدات. I think this would have even materialized in October 2017 had there been sustained fighting to defend Kirkuk and other disputed territories, and the Iranians have taken a direct role and active role in the fighting. I think the political opinion in Washington, if not with then President Trump, would have demanded American response to back Iraqi Kurdistan in such a conflict. ئەگەر هاتە باو لە کاتی ڕەفراندۆمدا لە کەرکووک هێزەکانی هەرێمی کوردستان دیفاعیان کردبا تەسەووری من ئەوەیە کە ئێران ئەو کاتە هێرشەکانی خەستر کردبایە بۆ سەر هەرێمی کوردستان بە قەناعەتی من ئەمریکا ناچار دەبوو دیفاع لە هەرێمی کوردستان بکات چونکە ڕێی عام لە واشنگتۆنەوەیە کە دەبێت دیفاع لە هەرێمی کوردستان بکرێت. The abrupt and rapid withdrawal of Peshmerga forces from Kirkuk and other disputed territories didn't leave the kind of time to put together a sustained support for the Kurds in that conflict. There was essentially not much of a conflict. لە ڕاستیدا هیچ پێکدادانێک ڕوویدا چونکە زۆر بە خێرایی هێزەکانی هەرێمی کوردستان لە کەرکووک کشانەوە بە حەدی خێرا کشانەوە کە مەجال بۆ ڕای عامی سیاسی لە واشنگتۆن نەما
و أساساً هیچ کێشەیەک دروست نەبوو کە ئەمریکا بیە بە دیفاع لە هەرێمی کوردستان بکات پێشنەرێک شایەوە. So the first order of business would be that Kurds in Iraq themselves would have to be willing to stand up and defend themselves, much as Ukrainians are doing now. And after that, depending on the circumstances, I think in most plausible scenarios, they could expect a reasonable, significant and important amount of support from countries such as the United States in the face of an attack by Iran. بالكواتل الحالات يكم ده هرمي كردستان دبي أما دبي كدفاع لخوي بك أما قناعية كما كوكو أوكرانيا وأجر كرديان أو كات بدلنيا يغلط يكتو كان بحالان ولتش. But it's hard to imagine Iran engaging in a sustained attack on the Kurdistan region. It would depend on the circumstances. 2017 was a very special moment. Most of the time Iran prefers to go after Iranian Kurdish dissident groups with limited strikes that simply ignore Iraqi sovereignty and often the potential for civilian casualties. بس لراستی دا من زور دوری لبینم که ایران بیه بکیوتا کشی سربازی لگل هریمی کردستان اوی که بتایبت لرفراندومیش دا حالتی ها روی دا و درجی نخواهن نبو با پیک دادن اوی که ایران تایسا کردویتی راودونان نیارکاری خویتی و تحزیب دموکرات کوملا لنا و خارج هریمی کردستان. Their interests, the Iranians are not generally of a mind to invade a neighboring country like this. So it would have to be very specific circumstances. کواتی دبی هوکاری زور تایبت هبی و زمینی زور تایبت هبی بوی که ایران بیه داگیر که هریم کردستان ام هوکاران نایبیم. Regarding the comparison between the Russian invasion of Ukraine and the United States' failure to come to Ukraine's aid in a direct manner, we have to understand that Russia is a nuclear-armed power and viewed as one of the most powerful militaries in the world, although that view is perhaps being revised now as the Russian army gets bogged down north of Kiev. لو ده كبوتشي أمريكا شون يارمتي أوكرانيا ده وبوتشي بالراس خو يارمتي ده بدلني أيوة معلومة يك روسيا هذه جورية هذه جورية نووية هذه جورية عسكرية أجر شيء برا لما انقدر دركوت كهذا عسكري كي يندش جورية نبوي. In Ukraine, so that's very different, however, than the U.S. engaging Iran. The U.S. doesn't have the same reasons to be extremely cautious about military engagements against Iran. Iran, to date, is still not a nuclear power, and the Iranian military pales in comparison to the Russian military. بدلنيا ركو زانرا وإيران روسيا نيا تشكينوينيا ولا هذا عسكرية كشي تقدر كشي برامبر با لا مقارنة لقل جيش روسيا مقارنة ناكرة بشكترا. We shouldn't overdo the comparison, and I don't think Kurds in Iraq need to worry that just because no one is fighting on behalf of Ukraine other than Ukrainians and some volunteers in the current conflict, that the same would be the case if the Iranian state, perhaps together with Baghdad, attacked the Kurdistan region. بوي بزور بمقارنة نكين وضع كردستان لقل هريم كردستان لقل أوكرانيا زور جاوازة بس أويك لأوكرانيا خوان دفاع لخوان دكان غرب براسه وخو نشوتنا شركوا وكو زمينة كان وكو هريم كردستان يعني هريم كردستان وانابت أقدر Again, if the world views the Kurds as not overreaching, as simply trying to defend themselves, not trying to capture disputed territories and increase their power, but rather just trying to
go about their own business, exercise their legal constitutional autonomy within Iraq, and they're attacked in the process, then the international sympathy would be on the side of the Kurds in Iraq. بدڵنی ئەوە ئەگەر هەرێمی کوردستان هێرشی بۆ ببدرێ و دیفاع لە خۆی بکات بەڵام هەوڵ نەدا بچێ شوێنە جێناکۆکان لە عێراقدا گیر بکات بەس دیفاع لە خۆی بکات بەدڵنی ئەوە کۆمەلگەی نێودەوڵەتی بەهانایە. Public opinion and context matters in these kinds of situations. And I think the Iranian regime also doesn't want to find itself giving the United States and other Western countries an excuse to enter conflict with it, direct conflict, and then severely degrade its military capacity. Iran has to be careful as well. لەلایەکی کەوەش ئەوەی کە ئێران بیوێ لەگەڵ بەغدا کارێکی وا لەگەڵ هەرێمی کوردستان کە تقریباً ئەوەیە من پێشبینی شتێکی وا ناکەم چونکە ئێران خۆی نایەوێت جێیشەکەی لەلایەن بکوێتە کێشەیەکی ڕاستەوخۆ لەگەڵ غەرب لە کۆمەلگەی نێودەوڵەتی و جێیشەکەی تەزعیف بکرێت لاواز بکرێت. Can the Security Council have any impact in such situations? Well, generally no. I don't think the Security Council plays a great role when it's divided. It's only in rare instances, such as with the intervention in Libya around 2011, when there isn't significant division in the Security Council, mainly in this case because Muammar Gaddafi had no friends. ئەنجومەنی ئاسایش دەتوانێت لە حاڵەتی وادا هیچ دەورێکی زۆرۆڵێک بگێڕێ بەداخۆ ناتوانێت چونکە زۆر تەقسیم کراوە ئەنجومەنی ئاسایش ئەوەی لیبیا شتێکی تایبەت بوو مەعمەر قەزافی برادری نەبوون دۆستی نەبوون. Sub-Saharan Africa. It's only in those very limited circumstances that the Security Council really takes action in the United Nations. As we see with Ukraine right now, the Russian veto, and the Chinese one for that matter as well, means that the Security Council is not playing any significant role. Now with Iran, بۆ ئۆکرانی هەروە ئەنجومەنی ئاسایش چونکە رووسیا خۆی ڤیتۆی هەیە و چینیش بە هەمان شێوە تەبعاً هیچ ناتوانێت هیچ شتێک بکات لە ئۆکرانیا بەڵام بۆ هەرێمی کوردستان a lot would depend on the circumstances, but in general, Iran usually benefits from a Russian or Chinese veto in support of its core interests and against any intervention that would, Western intervention that would harm Iran in any significant way. ئێران بەگشتی لە ڕابردوودا و لە ئێستاشدا کەڵکێکی زۆری لە ڤیتۆی سین و رووسیا وەرگرتووە لە ئەنجومەنی ئاسایشدا بۆ ئەوەی کە ڕێگە لە غەرب بگرێن بۆ زیانگەیاندن بە ئێران. Than Libya does, and more friends for that matter than Saddam Hussein did in 1990 when he made the grave mistake of invading Kuwait. That was a rare moment where, you know, the Soviet Union had just collapsed and there was no sustained Russian or remnant of the Soviet policy to back Iraq. Then the UN Security Council was able to authorize military action to expel Iraq from. ئەمە لە شەڕی عێراقدا شەڕی یەکەمدا کە سەدام لە کوێت دەرکراوانە و ئەنجومەنی ئاسایش لە سەردەمێکدا کە یەکێتی سۆڤیەت لە ڕووخاندا بوو و رووسیا هیچ مقاومەیەکی پێ نەدەکرا لەناو ئەنجومەنی ئاسایش بۆیە بڕیارەکە دەرچوو کە ئەمریکا سەدام لە کوێت بێنێتە دەرەوە ئەمە جیاوازە لەگەڵ وەزعی ئێستای ئێران. 1991. So those situations don't apply so often anymore. So I wouldn't expect a large amount of consequential action from the divided Security Council on any important matter, whether it was an Iranian invasion of Iraqi Kurdistan, the Syrian civil war for that matter, or China and Taiwan and so forth. We know how the veto system works. من پێم وان نییە ئێستا وەکو 91 بێ لە سەردەمی شەڕی خەلیج چونکە
بۆیە چ لە هەرێمی کوردستان بێ چ لە چاینا و تایوان بێ چ لە سووریا بێ لە ڕاستیدا ئەنجومەنی ئاسایش ئیشێکی زۆر کەمی پێ دەکرێت هیچی ناکرێت چونکە تەقسیم کراوە لەسەر ئەو پێنج وڵاتدا. I don't think the Kurds, within their constitutionally recognized autonomous boundaries, as recognized by the 2005 Constitution, which are the boundaries that Kurdistan enjoyed in March of 2003, I don't think the Kurds within those boundaries have to worry that much about a large-scale military attack against them. I think they have international supporters that would step in, provided they could defend themselves at least for a few days. من پێم وایە کە کورد پێویست ناکە زۆر نیگەرانی ئەوە بێ کە لە چوارچێوەی ئەو سنوورانەی کە دەستوری عێراق بۆی داناون لەوە نیگەران بێ کە هێرشی بۆ بکرێ یان داگیر بکرێ بەڵام بە دڵنیاییەوە حاڵەتی وا ڕوویدا دەبێت چەند ڕۆژێک هەر مقاومە بکات شەڕ بکات. Step in and work with them to repel those kinds of military actions. I know many Kurds watch what's happening in Ukraine now with a good deal of trepidation, wondering if they could be next. When it comes to Bashur, to the Kurdistan region in Iraq, I don't think the parallel necessarily holds. دەزانم کە ئۆکرانیا نیگەرانێکی زۆری لە شوێنی وەک هەرێمی کوردستان لە باشوور دروست کردە بەڵام ئەو پەرەڵی لە ئەم مقارنەی هەڵەیە. That's not the same for Rojava, for the autonomous cantons in northeast Syria. They don't have the same level of legal recognition. The international community hasn't accepted them to the same extent that they've accepted representatives and leadership of the Kurdistan regional government. بۆ نمونە بەڵام لە بەرامبەر هەرێمی کوردستان بۆ ڕۆژاوا کوردستانی سووریا وانە ئەم پارێزبەندیە قانونیەی کە هەرێمی کوردستان هەیە لە پێی دەستوری عێراق ڕۆژاوا نیەتی. The population of Rojava, as we've seen on numerous occasions, has every right to be extremely fearful, especially of Turkish and Syrian incursions, where they would be left standing largely to their own devices. And this is why it's crucially important to maintain at least some US troop presence within these cantons. خەڵکی ڕۆژاوا واتە کوردستانی سووریا زۆر حەقی خۆیانەکە نیگەران بن و هەتا ترسیان هەبێت لەوەی کە بەتایبەت تورکیا بێ شتێک بکە و بۆیەشە دەبێت هێزی ئەمریکی بمێنێتەوە لەوێ. We also saw the disastrous results of the Trump administration's brief withdrawal of forces in 2019 from that area. And it would be tragic to see a repeat of these events. بڕیارەکەی ترامپ زۆر کارەساتبار بوو ئەوەی کە لە 2019 دایوە هێزی ئەمریکایانە دەرەوە لە ڕۆژاوا و زۆر گرنگە کە ئەمە دووپار نەبێتەوە جارێکی تر. Everything depends on the particular context of the situation in question. And public sympathy is crucial, as we've seen again in the Ukraine conflict, where especially President Zelensky of Ukraine has managed to really rally international public opinion around Ukraine. بەدڵنیاییەوە ڕای عام گرنگە ئەوەی کە لە ئوکرانیا بینیمان زلنسکی سەرۆکی ئوکرانیا زۆر باش توانی ئەمە بەکاربێنێ. Putin of Russia has done the opposite, and these issue-specific, time and context-specific elements play an important role in determining which parties get international support. ئەوەی پوتین و رووسیا کردویانە ڕێک پێچەوانەکەیەتی ئەواتە ڕێی عامی دنیا نەک بۆ خوانڕانێکیشەوە دژی خوانڕێکیشەوە و بۆیە گرنگە هەر کەیسێک هەر نمونەیەک دەبێت وەک خۆی سەیری بکەیت بەڵام تێی لە ڕێی عام لە حاڵەتی ئەوهادا ڕەنگێک ئەساسی ترین شت بێت. Left on their own. So it depends how a conflict starts and plays out when we're looking at who will support which party.
و لە پێکداداندا لە گرژیدا ئەوەیە کە دەبێت سێ بکەین کە کام هێز پەلاماری کامەدا چۆن دیفاع لە خۆی دەکات و بە شێوەیەک بەڕێوە دەچێت و لێەوە بڕیار بدەین کە چۆن دەبێت. تەواو وابزانم. ئیچارێک داهێنەوەی چوارین دوایدەی 900 پرسیار و مداخلەش بەبیر بێنەوە کە کوردستان لەگەڵ دوو دەوڵەتی زۆر بەهێزی خەدار کە هەردووکیان لە ماڵی خۆیان ڕاناوەستن و چاویان لە داگیرکردنی ڕۆژهەڵاتی ناوەڕاندایە ئەو کێشە گەورەیەشیان لەڕووی چەکسوونیەوە لەگەڵ کورد طرفێکیشمان عێراقا کە شەریکمانە و طرفێکیشمان حکوومەتێکی هەرێمی کوردستانی ڕۆژاوایە. جەناب لە کام مۆضوع ئەتوانێت پێ باشە ئازادی و بەنای خوای بەخشندەی میهرەبان سپاس بۆ بەڕێزتان بەخێر بێن خوشکرایان. من لە بابەتێکی دیاریکراوە قسە ناکەم ئەوەی کە لەسەر ناونیشانەکەی خۆتان وەستاوە کە ئایا کرێن بە دیدێکی جیۆپۆلیتیکیمان بۆ خۆمانە بێت؟ ئایا ڕەگەزیەوەمان تایە؟ هەر لە ئەسڵا جیۆپۆلیتیک تێگەشتنیمە بۆ جیۆپۆلیتیک چییە؟ یعنی خەڵکی چ جۆرە تێگەشتێکی هەیە؟ و ئەو تێگەشتنیەوە چ کاریگەرێکی بەسەر بارودۆخی ئێمەیە چییە؟ ئایا جیۆپۆلیتیک جوگرافیای سیاسیە؟ یاخۆ جایە لە جوگرافیای سیاسی؟ یعنی پسپۆڕەکان زیاتر لەبەینەکەن بەس لە ڕاستیە هەندێک گەڵێن جوگرافیای سیاسی و جیۆپۆلیتیک یەک شتە. بەڵام هەندێکی تر بە تایبەتی ئەڵمانەکانەمە لێک جیاکەنەوە و تیۆرەکان لە بواری جیۆپۆلیتیکە لە ڕاستیە بە پلەی یەکەم ئەڵمانەکان پەریان پێداوە. لەبەر ئەڵمانەکانیش کارەساتیان خۆڵقاندووە. زۆر بە کورتی ئەگەر جوگرافیای سیاسی وەسفی واقعی جوگرافی کۆمەڵگایەک بێت، تواناکانی ئەم کۆمەڵگایە چەنە؟ جیۆپۆلیتیک بەکارهێنانی جوگرافیای سیاسیە وەک ئامراز بۆ دیاریکردنی ئامانجەکان لە داهاتووە. واتە خوێندنەوەی سەرجەم تواناکانی دەوڵەتە، هەڵکەوتەی جوگرافی، سەروەت و سامانەکەی، یعنی تەداریسەکەی، تواناکانی جوگرافیاکەی چۆن تێگەیشتنمان بۆ ئەم شتانە بەکارهێنین بۆ ئەوەی لە ئایندەیە ئامانجەکانمان دیاریکەین بە حکمی تێگەیشتنا ئەڵمانیەکەش کە ئێستا بە بڕای من تورکیا و ئێرانیش لەسەرم تێگەیشتنا ڕۆن، یعنی دەوڵەت وەکو جەستەیەکی زیندوو سەیرەکەن، وەکو کاینێکی زیندوو سەیرەکەن. ئەم جەستان بوونەوەرە گەشاکە لەبەرەوەی لە ناوە ڕێژەی دانیشتوان زۆرە بێت. بۆ نمونە ئیسرائیلەکانیش ئەمان دیدیانەیە بەرامبەر فەڵەستینەکان. یعنی ئەم خەڵکە ئەم دەوڵەتە گەشاکە لە ڕووی دانیشتوانەوە گەشاکە، لە ڕووی ئابووریەوە گەشاکە، لە ڕووی پێگەینەوە دەوڵەتیەوە چاوەڕوانی نوێی بۆ دروستەوێ. ئەی چۆن ئەم جەستە زیندووە بەردەوام بێ و هەرچی پێداویستی بە زیندوو ڕاگرتنی جەستەکە و گەشە پێدانێتی لە ئایندەیە لە ڕێی بەکارهێنانی توانەکان لە چوارچێوەی استراتیژیەکی نەتەوەییە بچێتە خزمەت ئەم استراتیژە. وەنمونە ئیمپریالیزم یعنی دەرکەوتەیەکی ئەوەیە. کۆڵۆنیالیزم کاتێ دەوڵەتەکان لە ناو خۆیانە گەورە بوون، کاتێ بازار ڕەنگە ئاستی بەرهەمێنان گەورە بوو و تێگەیشتنیان بۆ خۆیان پەیامێکی جیهانی و سەردەمی ڕۆشنگەری مۆدرنی خۆر ئاوا ئەم جۆرەشتانە ئیترا کەوتنە ئەوەی کە لە دەرەوەی سنووری خۆیانیش لە ڕاستیە بیر لە گەشە پێدانی خۆیان بکەنەوە. واتە جۆرێ لە ڕێزلەگرتن لە هەتا سنوورەکانیش کە ئیمپراتۆرێتەکان و بەتایبەتی کۆڵۆنیالیزم و داگیرکردنی وڵاتان و ئەمانەی لێکەوتەوە. یعنی پرسیاری سەرەکی ئەوەیە ئایا ئێمە کە ئەتوانین دیدێکی جیۆپۆلیتیکیمان هەبێ، ئەتوانین وەک جەستەیەکی گەشەکرد و خاوەن ئامانجی داهاتوو و تێگەیشت و لە تواناکانمان لە ڕووی سەرۆتەوە، لە ڕووی سامانەوە، لە ڕووی پێگەوە، لە ڕووی جوگرافیاوە بەکار بێنین بۆ ئەوە؟ من گومانم ئێمە توانایەکی لەو جۆرەمان نییە. ئێمە توانایەکی لەو جۆرەمان نییە. لەبەر کۆمەڵێەوەکە تەبیعی ئەتوانین ئەم ڕەگەزانەیە ئێستا بڵین بەسەر کوردستانە پیادەیکەین. ئایا ئەتوانین ئێمە دیدێکی لەو جۆرەمان هەبێ؟ یاخۆ ئەو پەڕی ئەوەی کە ئەیکەین چۆن خۆمان لە شەڕی یعنی مەودای موگناتیسی تێگەیشتنی جیۆپۆلیتیکانی ئێران و تورکیا و دەوروبەرمان ڕزگار کرد. ئێمە ناوچەی جیۆپۆلیتیکی ئەوانین، ناوچەی هینی ئەوان.
يعني بسروشتي حال إيران إمبراطوريتانا ماملا إتى جمهوري إسلامي لسر حكم بجمهوري جولكا لسر حكم بسيكولار لسر حكم بسروشتي ميجوي دولتك لنا خويا قتيسنا مني بلا تشيش تناوي بون مناستا ئامرازەکانی سیاسەتی دەرەوە لە دەوڵەتەکە گۆڕن جەوهەری دەوڵەتەکە ناگۆڕێن کە سروشتێکی ئیمپراتۆریانە پەلە هاوێ بۆ دەرەوەی خۆیەوە شەڕەکانی لە دەرەوەی خۆیە بۆ نمونە لە کۆماری ئیسلامی ئێران پرسە بۆچی تۆ پەلە هاوی ئەڵێ و شەڕانەی پێویستە لە ناو ئێرانە بیکەین لەوێیەتی ئەمە بەشێکێتی و حقیقەتیشە شەڕەکانی لەوەیەکە بەس بەشێکی ترە ئێوە وەکو زلهێزێک لە ئاس مێژوەکە لە ئاشار يعني دیدێکی هەیە بۆ خۆی ئەبێ ئەو ڕۆڵەی ئەیبینیش یعنی یەکسان بێ بەو دیدەی خۆی نەتەوەی مەزنی ئێران ئەنیمە کە من لەم ڕۆژانەیە چوم لە ئەسفەهان بوو لە نێوان شیراز و ئەسفەهانت چین بۆ سەر گۆڕی کۆرش و یعنی قەبری کۆرش و ئەنجا سەر کۆشکی جەمشید و هی هەخامەنشید 2500 ساڵ لەمەو پێش یعنیش کۆمەندیەک مێژوویەک شارستانیەتێک ئیمپراتۆریەتێک خەڵکێک بەو ناوە والحاصل ئەمە تورکیا ئەم دیدەی نەبوو لە دوای دەوڵەتی عوسمانی لە دوای کەمال ئەتاتورک لە دوای ئەوەی کە بوو بە دەوڵەتێکی مۆدێڕین و لە چوارچێوەی بە تایبەتیش لە دوای ئەوەی کە لە چوو بوو ئەندامی ناتۆ بوو بە ئەندامی ناتۆ لە چوارچەوەی استراتیژێکی خۆر ئاوایە ڕۆڵی دەوڵەتێکی وەزیفیە بوو دەوڵەتێکی وەزیفی دەوڵەتێک زۆر چاوی لە دەرەوەی سنوورەکانی نەبوو بەس هەمیشە ئەترسا ئەم سنوورانەی لەژێر هەڕەشەی کەرکردنایە دایم ترسێکی قوڵایی تورکەکانەوەیە ئەسڵ ئەم هەڕەشەیە ئەسڵ ئەم یەکێتی خاڵکی تورکیایە هەڕەشەیەک هەیە و ئەیانەوێ کەرتیکەن و ئەیانەوێ ئەمە ئێمە نەکەن ئەیانەوێ ئەمە پاشماوەی دەوڵەتێکی گەورەیە بۆ ئێمە ماوەتەوە ئەیانەوێ ئەمەش نەمێنێ لەمە بچووکتریکەنەوە وە کوردیش وەکو هەڕەشەیە گەبین و من دوو مانگ دوای ڕیفراندۆمەکە لە ئەستەمبوڵ بەشداری کۆنفرانسێکم کرد کورد لە گەمەی نێودەوڵەتیە من و موسەنا ئەمین و عوسما حەلی بەشدار بووین لەگەڵ دکتۆر محەممەد بازیانی بەس ئەم سێمان وەرەقەمانە بوو من پێگەی نەتەوەی کورد لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە وەرەقەکەم بوو تەبیعی لێ مناقەشە حەو ڕاوێژکاری سەرۆکی تورکیا لەوێ بوو دەوری دەیان یعنی سنتەر و توێژینەوە ئەم جۆرە شتانە لەوێ بوو زۆر بە ڕاشکاوی قسەیان کردین داوەتیشیان نەکردینەوە جارێکت يعني أو نتون قسم كل دولة هنا نكردها لوي طبيعي من باهين باس إسرائيل يعني كلها كروت يعني والريفراندوم تاكدوا بوي إسرائيل بيننا وتنبيهم سيري يوم زايد إسرائيل بسريع معك يعني قوارير بازقارين يوان تنصالنا $5 مليار أو سفارتي إسرائيل اللي أو سفارتي اللي أو توريست كان اللي خزق إسرائيل لقال إما راسكم يعني خزق راسي كردا إسرائيل لقال إما پشتیوانی بەبووە بەس بە بڕای من ئیسرائیل ڕازگۆنی لەگەڵێ وتم خۆشتانە تانزانی وتیانەوە ئاڵایە چ بوو لە هێن بەڕگوتمەوەی گەمژەی هێزە ئەمنیەکانی کوردی بوو یعنی ئەوە پیاوێ بوو لێپسراوی بەشێک بوو لە وەزارەتی مخابراتی وڵاتێک هێنای تەجنیدی کردە و ئاڵای پێڵ بڕە بۆی ئێوە ئەو قسانە وتیان وتم لەبەرەوە خێرە ئەمریکەکان ئاوە دژمانەوە سن ئیسرائیلە وتیان گرنگەوەی ئێمە بە خەڵکێڵین ئەمە پیلانی ئەمریکا و هینی ئەم جۆرە شتانێ والحاصل يعني مثلا استاج تركياش همان نزعي بوبيا بو لدواي كتابكي قولاي استراتيجي داود احمد داود اوغلا استاج تركياش اترسل لخوي اترسل لبچوغبنوي خوي بي واي بلانك نيو دولتي لسرا ابي باشا لشركاني بباتو الدولت بوي لليبيا لسوريا لهريمي كردستان امانه دواي سازش بسر ام بونيب كاليرا بۆی لە سنوورەکانی خۆیان بمێنێتەوە لە چوارچەوەی خۆیان بتوانێت سازش بکەن لە سەرگینەکە زۆر بە کورتی بە نەچینە سەر کاتەکەمان سنووردانە ئایا جوگرافیای ئێمە ئەتوانین گرەو لەسەر جوگرافیای خۆمان بکەین و کار بکە لەسەر ڕەفتاری زۆر بەداخەوە بەکەمی بۆ یەکەم جار لەبەرەوەی کە ئێمە جوگرافیای کوردستان دیارپێدراوێ سنوورێکی نێودەوڵەتیمان نییە تۆ بتوانی مامەڵەی لەگەڵا بکە ئەمەیە دومیان لەبەرەوەی جوگرافیا لەناو خۆمانە لەناو هەرێمی کوردستانە ئێمە جوگرافیایەکی یەکگرتوومانی حتا ئەو هەرێمەی کە نەدەوڵەتە نەدیان پێیاندراوە یعنی خاوەنی یەکەیەکی جوگرافی نییە بەس بە ڕۆڵەت هەرێمێکە و لەسەر کاغەز هەرێمەکە ئەگەنە لە ڕاستیە دەبەر شوێنی نیشتیمانی گرتوتەوە و ناوچەی زەرد و سەوسێ و جوگرافیایەکی یەکگرتوو نیە ئێمە ناوچە جێناکۆکەکانمان هەیە وای لێ کردووە سنووری هەرێمی کوردستان دایم لە هینا بژی
لە کێشەیە بژی لەوەی ئێمە ئەم سنوورە چیە ئەو سنوورە یعنی شمە ئەمەش کێشە یعنی کێشەمانەیە لەگەڵ کۆمەڵگای نێودەوڵەتی لەگەڵ جوگرافیەکەمان لەگەڵ عێراقەمانە لەگەڵ خۆشمانەمان ئەنی کەواتە جوگرافیەکە زۆر ئاسانی ئێمە لە ڕاستە بۆ ئێمە ئەو مانە سیاسیە بکەین کە لە چوارچەوەی جیۆپۆلیتیکە تێگەیشتمان هەیە بۆی چۆن جوگرافیا بەکاربێنی ئەمە بە جگە لەوەی کە ئێستا سنوورەکان سابت نەماون و جوگرافیا سابت نەماوە و زۆر شتێتن لەو بارەیە موقعی ئێمە لە ڕاستیە بە بڕوای منی هۆکاری هۆکارەکە کە نەیهێش دەوڵەتی کوردستان لە سەدەی 20ەما دروست ببێ هەڵکەوتەی جوگرافی کوردستان هەڵکەوتەی ئەگەر کوردستان نەکەوتایەتە نێوان کۆمەڵی پایتەختی بەهێز نێوان ئەستەمبوڵ و تەورێز و ئەسفەهان و بەغا و دیمشق و جۆرەشتانە لە باکووری ئەفریقا بوویە لە خەلیج بوویە لە ئاسیا بوویە ئێستا هەمووی دەوڵات بەس کەوتوینەتە شوێنێکەوە یعنی زۆر قرس بوو یعنی کێشەکە بۆ ئێمە زۆر قرس بوو ئێستا هەڵکەوتەی جوگرافی لە قازان جێبنێ هەڵکەوتەی جوگرافی کوردستان لەبەرەوەی یەکەم لە نێوان سێ نەتەوەی گەورە لە نێوان سێ نەتەوەی گەورە لە ئەم وڵاتانە ئەمانەش ئەم دوو نەتەوانەت بێگومانەوە کووتمان دوویان دوو زلهێزی گەورە لە دیدی ئەوانەوە هەرێمی کوردستان یا نەبێ یا ئەگەر ببێ بە قیاسی ئەوان ببێ بە مقیاسی ئەوان ببێ بۆ نمونە ئێرانیەکان استراتیژی ئێرانیەکان هەرێم با ببێ بەس نابێت لە هەرێما دەسەڵاتێکی مەرکەزی بێسە بە سەرۆکی هەرێمە بێ بەس نابێت ڕەمزی یەکێتی خاک و خەڵکی کوردستان نابێت ئەبێ لەبەرەوەی کە ئێران چوو بێتە هەر کۆمەڵگایەکە و هەر دەوڵەتێکەوە پێویستە بەوەی دەسەڵاتێکی ناوەندی بەهێزی تیانە بێت ئەگەنا چۆن میلیشیا دروزە بێت چۆن دەستێ وەردانە بێت چۆن نەتوانی مامەڵە بکەیت چۆن یاری بەم بکەیت دژی ئەم جۆر ئەمە سیاسەتی کۆماری ئیسلامی ئێران تورکەکانیش بێگومان حەز ناکەن هەرێمی کوردستان لە سنوورە تەبعید لە سنوورەکە بازار ڕێک بێ بۆ ساغکردنەوەی کەلوپەلەکانیان بۆ تورکیا سەرچاوەیەکی وزەی خۆشیشە یعنی هینیشە و جاری واشەیە مامەڵە لەگەڵ ئێرە ئامرازی دەمکوردکردنی کوردەکانی خۆشیانە ئێمە دژی کوردنینەوە مامەڵە لەگەڵەوەکەین و کێشەی کوردش لە عێراق هەبووە نە لە کوردە نە لە تورکیا هەیە و نە لە ئێران هەیە واتە ئەمە یعنی جۆرێکە لە مامەڵەکردنی ئەمان ئێمە کێشەی کە کێشە لەگەڵ ئەم دوو وڵاتانە ئەبێتەوە بە کێشەیەک لە ناو خۆمان ئەم هەرێمە نابێت لە ڕووی ئابووریە و لەسەر پێی خۆی بوەستێ نابێت لە ڕووی عەسکەریە و لەسەر پێی خۆی بوەستێ نابێت هەرێمێکی یەکگرتوو بێ بەداخی گرانەوە تەبیعی خەتای ئەوان نیە خەتای ئێمە ئەگەر ئێمە شەڕی ناو خۆمان نەکردایە بەڕاستی ئێران ئەو دەستەی نابوو دەتەخولکە بەڕاستی تورکیا و دەستەی نابوو تەدەخولکە یعنی بە قسەی مالک بن نەبیەکە ئێمە قابلیەتی استعمارمان تێ قابلیەتی کەوتنە ژێر نفوزی ئەوانمان تێ خۆمان ڕێگا خۆشەکەین خۆمان زەلفێ دەخڵقێنین بۆی ئەوان بێ ئیش لەسەر و هەرو مەرجوو زەمینە بکە کە هەڵمان بژات نەبوونی دەریا بۆ ئێمە نەبوونی ئاسایشی خۆراک بۆ ئێمە کە لەم کۆمەڵگایە ژین لەسەر پسوکتری نیازی تۆ ئاسایشی خۆراکت نییە تۆ و جوگرافیای کوردستان جوگرافیایەکی ئەڵۆقەدراوە هەتا ئەگەر دەوڵەتیشتە بێ ئەبێ سازش بکەی لەگەڵ دەوڵەکانی درا لەبەرەوە هیچ دەرچەیە کرد لە ڕاستیە کە 55 دەوڵەت لە جیهانە دەوڵەتیا بۆ کردراوە شتێکی تر سەروەتی کوردستان تۆ بۆ ئەوەی دیدێکی جیۆپۆلیتیکانە تەبێت لانی کەم لەسەر ئاستی ناوچە جێناکۆکەکان ئێمە تەمە حێوەشمان یعنی کەم بووە نازانم چەندم کاردمەوە بەڵێ یعنی ئەگەر بیرکەرە تۆزێ مەسەل بیرێکمانە ئەویشی نییە جیۆپۆلیتیک نییە لە سەد تا چلی خاکی خۆمانە لە دەرەوەی سنووری هەرێمی کوردستانەوەی سەروەتی کوردستان بە بڕوای من کە کوردستان خاوەنی سەروەتێکی گەورەیە لە باتیەوەی ببێ بە خاڵی هێز بۆ کورد ئێستا بووە بە خاڵی لاوازی بۆ کورد بە تایبەتی نەوت و غازەک طبعی لاندێ ڕۆ ناتوانین کاری بکەی وەرەقەیەکە بەدەست وەڕەگ هەرە وەرەقەشی بەدەستەوە بێ بەڵام لە ڕوویەکی ترە و وەرەقەیەکە دژ بەخۆی لەبەرە هۆکارانەی خوارە یەکەم تۆ دەوڵەت نی ئازاد نی لەوە بەرهێنانی سەروەت و سامانە کە تۆ ئازاد نەبووی لە بەوەرهێنانی سەروەت و سامانەکەتە و دەوڵەتێکی دادپێنراو نەبووی ئەبێ کۆمەڵی سازشکەی کۆمەڵی ئەبێ سازشکەی بە وڵاتانی دەوروە ئەبێ سازشکەی بۆ تورکیا بۆی بتوانێت ڕێگای وەکە ئەنجا کە سازشەکەی بۆ تورکیا ئەبی بە وەرەقەیە بەسەر تورکیاوە بەرابەر بەغا هەر ڕۆژە بیەی بەکاردێنێ خۆ ئەمە هین نییە ینی کە لەوینێ دووەمیان ئەبێ سازشکەی بۆ کۆمپانیای نەوتیەکان بە تێچوونێک و یعنی عەقدێ بکەی لە سەد تا بە ئیعترافی حکوومەت
لسطها تشيليك وتشيلودي سرتو يعني أو هي بيبا كم أسامي لم سردمها يعني مروف كار رقمانا بيستي سردمي بيش خمالي كربين أو توماني ديته أو بيش شاو ككومبانا بيعني كان نوتي أدري هنا بوي سرتو سامام قررته بخلقه توزان خلق ناوتشي بوي خلق عمادنا بوهم كومبانيا امتياز بيدا ودس الشركردو والحاصل لزوج تترى كأود كردو ما ناوتا كذا بنرخك أرزات المفروشي لهم كارثات كرتل بديوي ناو خوتا يعني أم سروته بوتا هوي أبلقي أبوري لسرهريم كردستان بوتا كبوتا هوي أبلقي أبوري لسرهريم كردستان بوتا تكشوني بيوندي لقل بقى كبوتا تكشوني بقى هند جار بوتا تكشوني بيوندي لقل كومار إسلامي رانيش كمو دو سنتريستا بيكا وبستراوتو لهم ما ترسيداتن بوتا هلوش كرسي هلوشانوي قل كردستان يعني بوتا بابتي دارزاني خلق بوتا سرچاوي ناوميدي خلق بوتا كوتاي هنان بمتماني زوريني خلق بدا صلاة ونخبي سياسي لم كومالغاي ام كومالغاي جيشتو تح استيكي ترسنا لنا اميد بيرمان نتشنا سطح حفتا بجداري هالجاردنا كازاني يعني شي يعني قينا لي كيتو بارتي نا اميد لا مو حزبك نا اميد يعني لا بروسي سياسي نا اميد لا بروسي سياسي امولاتنا اميد استناو بابتكي كيشي نوان يكتي بارتي اگر تعبير كم جوان ببورن لا يعني احساس بنا عدالتي لدابشكرني دسكوتي نارا احساس بنا عدالتي لدابشكرني دسكوتي هو سرچاوي كي لك شكر نك والله او تريان يعني بيوا شر ما في ما كوش ما في خلق دوم قيرانك ابوري لم كومالغا دروس كردو يعني أمنا وتقيرانك أبوري لمكم نأهله بشاموشي بغابة تبعي خلق قياسي شيء خلق قياسي صار كان يده هزار دو صوت شوارده الله إما بلبوجيك ما لبغاو بوها نخوة استانو دو بسرچاوي بدبختي جو مان بسرچاوي هجاري موشش مع حكمته كمان موشش بينادري أقل $6 موشش بينادري $100 موشش بينادري يعني أما قيراني أبوري قيرانك سياسي بردوان سير سبر يعني بردوام قيرانك سياسي شيء بسرعة بردوام ناكوكيكي أزلي وقت أوي بشك بلا جوهري إيمان أو كردبوني لشسطة لحزبك الريداء أبو بكردبون للجغرافيا للتاريخ للرمزة لميجو لحم مشتاق يتل كردنا لو رجعوا الرمزي هاو بجمع نقيادي هاو بجمع نجغرافيا هاو بجمع نبروجي هاو بجمع نستراتيجي هاو بجمع للراسية ناسيوناليزم نمع اگر راست او نيما اگر ناسيوناليزم شتيوانيه يعني لدوخك اوان ناسيوناليزم بول وقتك تو شوي باش راوستاي كناسيوناليزم مانجا سپاس دانەکەم من مەسائلی تێوری ئەکادمی ئەوانە نارم باوەڕم پێ نییە بەڵام ئەو ترکێکم دکتۆر سامان لێرە و دکتۆر عمەر و دکتۆر عەبدولحەکیم لێرەن ئەوانە مەسائلی هین من پرسیارەکە لێرەیە ئایا پێیگەی جۆغرافی یان ئستراتیجی هەرێمە یان دەوڵەتیە وای لێ ئەکا ڕۆڵێکی هەبێ لە سیاسەتی نێودەوڵەتی یان ڕۆڵی نابێ بەڵام بایخێکی نێودەوڵەتی پێدەبێت میسالتان بۆ دێنم مەسەلەن ئێمە قوبرسمان هەیە قوبرس لەبەر ئەوەی پێگەیەکی ئستراتیجی عەسکەری هەیە بایخێکی زۆری پێدراوە و ئەیپارێزنش و یارمەتیش ئێدەن بەڵام هیچ ڕۆڵێکی لە سیاسەتی نێودەوڵەتی نییە دەمێنێتەوە لۆکسمبرگمانەیە گەر ئەوەی ڕۆیشتۆ بینێتی لۆکسمبرگ وازم 600,000 کەسە گەر بەقەدەر هەولێرش نابێ بەڵام ئەوش ڕۆڵی نییە لە سیاسەتی دەوڵەتی بەڵام بایخێکی نێودەوڵەتی زۆر گەورای پێدراوە لەبەرەوە دادگای یەکێتی ئەوروپا لەوەیە بانکی ئیستیسمار لەوەیە وابزان شتی ئیتحادی ئەوروپیش لەوەیە ئەمێنێتەوە بینە سەر دۆلە عەرەبیەکان بەحرێن ئێمە دائیمان لێن بەحرمان نییە بەحرێن لەسەر بەحرشە پێگەیەکی استراتیژی عەسکەری ئەمریکی لێوەیە زۆر بایخێکی گەورایان پێداوە بەڵام نەمان بیستووە هیچ ڕۆڵێکی هەبێ لە سیاسەتی دەوڵی نێتی بە پێچەوە کوێتش هەروایە دەوڵەمەندە ئەوەیە بەس هیچ ڕۆڵێکی بە پێچەوانەوە قەتەر وڵاتێکی بچکۆڵەیە 700,000 کەسی تایە قەی ناکات ئەوش لەسەر بەحرا ئەوەیە بەڵام ئەو ڕۆڵی کە دراوەتە ئەوە هەم بایخی پێدراوە هەر خۆ
ئەوەشی ڕۆڵێکی زۆر زۆر گەورە هەیە لە سیاسەتی نێو دەوڵەت وە بینیمانێ خلابات دروستەکە ئەوەی بەسڕی کرد وڵاتی هندی کرد یارمەتی بسڕەکانیدا شتی زۆری کردووە بەدەستی ئەمێنێتەوە ئوردن وڵاتێکی فەقیرە هەمومان دەزانین بەخێوی دەکەن بەڵام ڕۆڵی هەیە هەم بایەخی پێدراوە هەم ڕۆڵێکی گەورای هەیە ئێمە باسی دێنەوە سەر کوردستانی خۆمان ئایا ئەو کاکەش باسی کرد ئەو پێگە جوغرافیمانە هەیە ئایا وایە لێمان کردو ئێمە ڕۆڵێکی نێو دەوڵەتیمان هەبێ بایەخێکمان پێدراوە نه هیچ بایەخێکمان بابینە هێنەکان ئەگۆڕێ طبعا يعني لكاتي بدل 2003 بابلين بدلوا نظامك بروخي حمو كارثات ما بسرهات انفال ما بسرهات هلب زمان بسرهات رابرين ما نش بسرهات تشيبو اما ويس بوتيان قرار 688 خمان مبالغه معناتها 688 كيسا كمان جانا نيو دولة وانا 6 كماني ناسان بنيو دولتي واوي بمعنى هذا يعني تيجي مراياتي بو هیچ قضیەکە کەیسەکەی ئێمەیان نەگەیانە مەسەلەیەکی بڵێن نێودەوڵەتی و باس بکرێت ئێمە زیاتر بایخمان دەکەیەوە پێدرا سەریح منمە دوای مەسائلەکەی نەوت و دکتۆر شێروان باشتر دەزانێت لەو مەسائلانە کە دوایەوە شێڤرۆن هات تۆتال هات ئەوەی هین هات ئەکسۆ مۆبایل هات ڕۆزنەوت هات لەوێوە هەم نەبووین ڕۆڵمان نەبوو لە سیاسەتی دەوڵەتی نهاییەن یعنی خۆمان هەڵ نەخەڵەتێنین بەڵام بایخێکمان پێدرا دەبەر ئەوەی بەرژەوەندیەکە بوو ودليل بوسيا دليل بويا كشر داعش دزي بيكر يعني ما كمان يندا يعني اما بقى ديزانين اگر امريكا نبوايا او بتاثير او شركات انا نبوايا هي يارمتي ما انا فوتاين ويارمتي عراق يعني لعينا كاد داوا امانيته استا يعني قصه زياتره كايما بابلين كاوتو باشتر زالي ناز بورجا يشتك تشبي مان وتتشلبين مليار بليون احتياطي نوت هي و 200,000 تريليون متر مكعب غاز سروشتي هي اما تقديراتها رنج اما واي كردي استباي خك زياتر مان بيبدري وبدليل يعني بدليل استا يعني وتا هين مسؤول لاماراته وباسي لجوراترين هيني بلين بيلتي جلوبال ايكونومي جلوبال انرجي فورم باش داربوا والشركات كان دوري بشتين دسولينو بس اللي اما با بيركا اوهايا اما لم كاتا يعني اتوانين لم حملوا تشيشيه هي اتوانين او غازا بنيرين بودروا الرجاي كيو دي فروشين بتركيا دي فروشين روسيا مباشر دي فروشين روسيا قروش معنا روسيا امريكا لما عاجزنا به لم لاوها ايران معنا ايران او خطر ابويا يعني دەست کەینە غاز فرۆشتن ئەوانش خۆیان غاز دەفرۆشن یعنی ئێمە چۆن ئەتوانین ئەم تەوازنە دروستکەین نە ئەمریکا عاجزکەین نە تورکیا عاجزکەین نە ئێران عاجزکەین نە رووسیا عاجزکەین دەمێنە بۆ باس رووسیاکەم چونکە زۆر کەس وا دەزانێ یعنی ئەوە ڕووس تەواو بوو کەوتە ناو وەڵتەیەکی گەورە من وا نازانم ئەمە ڕووس هەوڵەدا شکۆی خۆی بەرز بێنێتەوە مەسەلەی ئۆکرانیا مەسەلەیەکی مبەرەرە چۆن حشد هذا كانت مبررة أما مبررة روسيا برأيي من دواي شرق أوكرانيا زور بقوة دقريته منطقة روشالاتي ناوراست يارمتيكي سوريا زور بقوة دا أو بشارة دقريته ويارمتي يمن كانش دا ولبنانش ديكا وحلفك بقوة لقر إيرانش دبستي وزورش استنيزق لقر تركيا أقر بزعن تركيا لقر روسيا زور نيزق بوتوا ولعينا كانت بالشينا بسوريا كالقل الدول العربية كان يزق بيتوا ويا كم جاء دولة الإمارات برامبر أمريكا وسدن ندى بوهنا شتك هي أجر روسيا هاتوا أم منطقية يعني أبي أو حسابات دي كش بكين أو وقت معناه نفوذي إيراني زور زياتر بيه لا منطقة إيمت شون أتوانين أم توازنة يعني أو ناتوانا من جوابي دامو بحمو ما بجدار بين مدقل كاكا بهينم يعني أوي إيمي نا بهيز كردوا مسألة ناوخوي خمانة إيما استا يعني راستا بقشت دو جبهين بارتي لملا يكتي لملا وكسمان نات وانا تجاوزي كسبك فإيما بيوستي ما استا بدوبارا بوتشونوية استراتيجية تازة دا هين بكين يعني استراتيجية تازة تبنى بكين بهردولا
و بەڕێی من ڕەنگە زۆر کەس پرسیەتی چۆنە بێت چونکە زۆر ناخۆشی بێ ڕەنگە ئەوانش بڵێن ئێمەش هەرێم دروست دەکەین بەس ئەوە هەردوو لابی هێزەکە بەڕێی من باشترین حەل یعنی خەیاڵی کوردی ئەگەر بیر بکاتەوە نێوچی حکومە ذاتی بداتە ئەو منطقەیە و دەبێت لە نظامی فیدرالی ئەبێت و منطقەیەکت هەبێت ئەوان نایەن ناو حکومی خۆجەیی حکومی ذاتیان پدا یەکم مەجلیسی تەشریعی خۆیان بچووکیان هەبێ حکوومەتیان هەبێ ئەو وەختە خۆیان لە خۆیان پرسیارەتی بەسەرشان خۆیان هەڵەگرن ئەو وەختە ئەو گلەیە ناکەن مەعاش هات مەعاش نات اتفاقەکەین ئەمە پەرلەمانی گەوڕامان شەبێ هینی فیدرالی و حکوومەتی فیدرال شەبێ ئەو وەختە ڕێک دەکەوین لەگەریان ئەمە میزانەکەی ئێوەیە بڕۆن چۆن تەسەڕوفی تێکەن مەشاریعەکەن ئەوە ئەکەن بەڵام ئەوە وا ئەگەیەنێ کە ئێمە هەمومان ئەو وەختە ئەبینە یەک هێز کە ئێمە تا ئەستن نەبینە یەک هێز کوردستان بە قووەت نەکەین نە لە سیاسەتی دۆلی هیچ ڕۆڵێکمانەوێ وەن لە سیاسەتی بەغداش هیچ ڕۆڵێکمانە یعنی ئێستا ئەم ڕۆژانەی دەبینین ئەوە چی بووینە دوو پارچەوە ئەوان سەرۆک کۆماریانەوە ئێمە سەرۆک کۆمارمانەوە کێ زەرەکە لە میلەتەکە زیاتر کە سوپاسان زۆر سوپاس ێوارەتان باش لەسەر پرسی جیۆپۆلیتیک ئەوەی کە پەیوەندی بە نەتەوەی کورد و گەلی کوردستان بە گشتی و قوارەی سیاسی دەستوری هەرێمی کوردستانەوە هەیە گوتنێک هەیە لەسەر جیۆپۆلیتیک کە زانستی بوونی سیاسی و حکومڕانیە یعنی بۆ ئێمە گرنگە لەو منتەڵەقەوە لەسەر جیۆپۆلیتیک بوەستین و کاری لەسەر بکەین ئەگەر چەمچێکمان هەبێ بە ناوی جیۆپۆلیتیکی کوردستان و لەسەر سیماکانی ڕابوەستی دەبێت ئیشارە بۆ بدەین کە جیۆپۆلیتیکێک کارکتەرێکی نادەوڵەتیە واتە بە گشتی کوردستان دابەش کراوە سەبارەت بە هەرێمی کوردستان کارکتەرێکی سیاسیە بەڵام سەروەری نییە بە درێژایی مێژوو کارکردن لەسەر جیۆپۆلیتیک پەیوەندی بە بوونی دەوڵەتەوە هەیە زیاتر تخمەکانی جیۆپۆلیتیک تەوزیفکردنی جیۆپۆلیتیک بە تایبەتیش پەیوەندی نێوان زەوی و سیاسەت پەیوەندی دووسەری نێوان زەوی و سیاسەت بە تایبەتی لە ڕەهەندە مستەقبەلیەکەیەوە هەروەها جیۆپۆلیتیکێکی داخراو هەم بەمانە جوگرافیەکەی هەم بەمانای پەیوەندی لەگەڵ ئاویشە ئەو داخرانە بەمانای غائیبوونی ئاو لە جیۆپۆلیتیکی کوردیدا پرسێکی زۆر گەورەیە کە بە درێژایی مێژوو سەیری مێژوو دروستبوونی دەوڵەت گەشەکردنی دەوڵەت ململانەی دەوڵەتان لەگەڵ یەکتری هەمیشە ئاو حزوری هەیە شارستانێتە گەورەکان سەرەتای دروستبوونی دەوڵەتەکان پەیوەندیان لەگەڵ ئاو هەیە غائیبوونی ئاو هەڵبەتە دەریا بەمانە فراوانەکەی لە جیۆپۆلیتیکی کوردیدا بە درێژایی مێژوو خاڵێکی زۆر لاوازەوە ئەمە بۆ ئێستاش هەر ڕاستە بۆ مستەقبەلیش ڕاستە و جیۆپۆلیتیکێکی دابەشکراوە هەم ئەوەی کە پەیوەندی بە ویست و ئیرادەی گەلی کوردستان و نەتەوەی کوردەوە هەیە پەیوەندی بە خۆیەوە هەیەتی هەم ئەوەی کە پەیوەندی بە دەوڵەتانی دابەشکەرەوەی لەسەر ئاستی دنیا زەرێزەکان هەم لەسەر ئاستی ئیقلیمیەوە جیۆپۆلیتیکێکە زیاتر کارتێکراوە نەک مەسەلەن ئەوەی کە بتوانێت لەسەر شانۆی پەیوەندیەکان چی پەیوەندی ئاشتی بن چ پەیوەندی ململانێ بن مثلەن
کاریگەریەکی بەڕادەیەک هەبێت کە تەسیری لەسەر معادلاتی سیاسی و گەمەی بەرژەوەندیەکان و بڕیاری سیاسی گەورە هەبێت. عناصری جوڵەکردنی ئێمە لەناو ئەم جیۆپۆلیتیکەدا بەو تایبەتمەندی کە باسم کرد لە زۆر لاوە بە کێشەمان هەیە. مەسەڵەن لە ڕووی سیاسیەوە ڕاستە ئێمە یەک قواری سیاسی وەکو هەرێمی کوردستان، بەس لە ڕاستیدا دابەشبوونی قوڵیشمان هەیە. ئەمە ڕەهەندی جوگرافی هەیە، ڕەهەندی ئیداری هەیە، ڕەهەندی مێژووی هەیە، ڕەهەندی کلتوری و مەسەلەن زمانی هەیە. و ئێستا ئەو دابەشبوونەوە ئەنجاران هەر لە هەولێر و سلێمانی بوو گاستومانەتەوە بەغداش. لە ڕووی لایانی ئابووریەوە دیسان تۆ ناتوانانی بۆ ئابووری کە هەتا ئەو هەڵکەوتە و پێگە جیۆپۆلیتیکەی هەتا تەوزیفی بکەین. تەبان ئێمە هەڵکەوتەی جیۆپۆلیتیکی ئێمە ئاگامان لێبێ باخی نێودەوڵەتی هەیە. ئەوەی کە کاکتۆر کامەران باسی کرد، یعنی ئەم باخی نێودەوڵەتە بۆتە هۆی ئەوەی کە ئێمە باخمان پێ بدرێ. بۆ نمونە مارتن ئەندێک باس دەکات لە سەردەمی ئیدارەی کلنتۆنە بۆ گەیشتە ئەو ڕادەیەی وڵاتی یەکگرتووەکانی ئەمریکا ڕێککەوتنی ئاشتی واشنگتۆن لە نێوان پارتی وێژێتیەکە. مارتن ئەندێک ڕێک دەڵێ بۆەوەی هەڵکەوتی جیۆپۆلیتیکی کوردستان بوو لە پەیوەست بە سیاسەتی وڵاتی یەکگرتووەکانی ئەمریکا، سیاسەتی دەرەوەی ئەو کات بەرامبەر بە ڕۆژهەڵاتی ناوەڕست بەتایبەتی سیاسەتی گەمارۆدانی دووسەرەی پایتەختەکانی شەڕ کە ئەو کات بەغدا و تاران بوو. ئەو هەڵکەوتە جیۆپۆلیتیکە بوو بەشێک لە باخی نێودەوڵەتیە. ئەمە بۆ ئێستاش ڕاستە. طبعاً مەسەلەی کارکردن لەناو جیۆپۆلیتیکە پێویستی بەهێزە، بەمانە زبرەکەی هێز، مەسەلەی هێزی سەربازی. ئەو هێزە سەربازی ئێمە هەمانە، ئەو ڕێخستنە سەربازی کە ئەمە هەمانەوە وڵاتانی هاوپەیماندا دەیانەوێت هەمان بێ، بەس خۆمان ینی هاوکار نین. لە پەیوەست بە جیۆپۆلیتیکی هەرێمی کوردستان و کوردستان بەسەر ئاستی ئیقلیمی و نێودەوڵەتی ئەگەر دیقەت بگرین دوو پرۆژەی گەورەی جیۆپۆلیتیکی لە ناوچەکە هەن کە کاریگەریان لەسەر هەرێمی کوردستان و لەسەر چارەنووسی گەلی کوردستان هەیە. یەکێکیان پەیوەندی بەوەیە کە پرۆژەی ئەمریکا لەگەڵ یا هاوپەیمانەکانی لە ئەوروپا کە پرۆژەی ئەتڵەسییان ئەوەی کە ئەلەکسەندەر دوگین ناوی لێ ناوە پرۆژەی شارستانێتی ئاو، ئەوەیە کە لە ناوچەکەیە تەعامل لەگەڵ لە ڕووی دینیەوە لەگەڵ دوو هێزراکە، یەکێکیان ئیسرائیلە، ئەوی تریشیان ئیسلامی سوننەیە. مەسەلەن ئەمریکا زائیدەن تورکیا، زائیدەن سعودیە، زائیدەن میسر، زائیدەن ئیسرائیل. لە پەیوەست بەو سراع و ململانە نێودەوڵەتی ئێستا لە ئۆکرانیا هەیە، دەبینین لە ڕاستیە جوڵەی تازەی جیۆپۆلیتیکی هەیە، کۆبوونەوەی دوێنەی نەقەب، یعنی لە ڕاستیدا ئەمە گەڕانە بە دوای دیزاینێکی ئیقلیمی تازە لە ڕووی جیۆپۆلیتیکی و ئەمنیەوە کە ئەمریکا ئامادە بوو، میسر ئامادە بوو، مەغریب ئامادە بوو، ئیمارات ئامادە بوو، بەحرین ئامادە بوو. زۆر بە ئاشکراش وتیان ئەمە دیزاینێکی تازەی سیستەمی ئیقلیمی استراتیژی ئەمنیە لە بەرامبەر ئێرانە. دەبینین پرۆژەی دووەمیان تەبعاً لەو چوارچێوەیەدا ئیحتیمام بە هەرێمی کوردستان و بە کوردیش هەیە، بەڵام لە ڕوانگەی بەرژەوەندی خۆیانەوە. ئەم پرۆژەیە لەگەڵ پرۆژەیەکەی تر ڕەنگە کە ئشارەی پێ دەدەم تووشی تێکگیران دەبن، بۆیە چۆن وریایی ئێمە لەوەدا نەکەوینە ناو بەرداشی ئەم دوو پرۆژەیە. پرۆژەکەی تریان پرۆژەی ئۆراسیا و بەتایبەتی ئۆراسیای نوێ کە پەیوەندی بە شارستانەتی بەڕی و وشکانی ئەوەی کە ئێستا رووسیا بەشێکە لە عەقیدەی پوتین بۆ سیاسەتی دەرەوە و تەعامل لەگەڵ سیستەمی نێودەوڵەتی. لەوێوە
زۆر احتیمام بە جیهانی ئیسلامی ڕۆژهەڵاتی ناوەڕاست دەدرێت بەڵام لە ناو جیهانی ئیسلامیە ئەوان ئیسلامی سوننە و بە تایبەتیش قسەیان لەسەر ئەوەیە کە ئەسڵەن داعش پرۆژەیەکی ئەمریکی بووە ئەوان تەعامل زیاتر لەگەڵ ئیسلامی شیعی دەکەن بە تایبەتیش عێراق بەشێکە لە استراتیژەتی ئەوان دەیان هەوێ یعنی باوەڕیان بەوەیە یعنی لەو پرۆژە جیۆپۆلیتیکانەی کە بە ڕۆژهەڵاتی ناوەڕاستێ و پەیوەندی بە رووسیا و بە عەقیدەی ئەوانەوە هەیە کورد حەزوری دەبێت بەڵام حەزورێک ناسنامەیی نابێ بەلای تەڕحکردنی دەوڵەتی نەتەوەیدا هین ئامانجی دەوڵەتی نەتەوەیدا بڕۆ بەڵام وەکو ناسنامە دەبێ هەبن و لە پاڵ نەتەوەکانی ترە قوارەیەکی سیاسیشان هەبێ هینا دەوڵەتی و قوارەیەکی ئیداریشیان هەبێ بەشێک بن لە خۆبەڕێەوە بردن نابێ سەرکوت بکرێن بەس پارێزگاری لە سنوورەکانی ئێستا بکرد بەڵێ بەڵێ طبعا ئەمە بۆ جوڵە لە ناو جیۆپۆلیتیکە عناسری بە قووەتیشمان هەیە وەکو باسم کرد تا ئێستاش ئەم وجودەی ئێمە کە بەشێکی پەیوەندی بە تەحولاتی جیۆپۆلیتیکی و نێودەوڵەتیەوە هەبووە تا ئێستاش لە ساحەکە ماوە بەڵام بۆ ئێمە زۆر گرنگە کە لەوەی کە مامۆستا ئەبوبەکری شارەی پێدا وزە سیاسەتی وزە و نەوت و گاز کە کاریگەری گەورەی لەسەر معادلاتی جیۆپۆلیتیکی هەیە و ئێستا ئەو پرۆژانە دیارن مەسەلەن ئەوە ئێمە لە دیداری وزەی جیهانین لە ئیمارات کە بەشێکە لەو پرۆژەیە کە من باسم کرد لەو پرۆژە جیۆپۆلیتیکە گەورەی کە باسم کرد لە سیاسەتی وزەیە دووشت زۆر گرنگە کە ئێمە لە پەیوەندی لەگەڵ تورکیا لەگەڵ ئێرانە هەوڵ بدەین بە باشی وزەی خۆمان تەوزیع بکەین یەکەمیان ئێمە بە هیچ شێوەیەک هەوڵ نەدەین لە پرسی وزەیە بە ئاراستەی بە بەدیلبوونی ئێران بڕۆی گەمەکەوا لێ بکەین کە ئێمە دەبینێ بەدیلی ئێران بۆچی بۆ لە فرۆشتنی وزەیە لە مەسەلەن لە تەمویلی ئەو وڵاتانەی پێویستیان بە وزەیە لە مەسەلەی حەزوو لە ناو بازاڕی وزەیە چونکە ئەوان ئەو کاتە ڕڵفعلیان دەبێت سەبارەت بە تورکیا طبعا ئەحمەد داودۆغڵو دەڵێ خاڵی هەرە لاوازی تورکیا وزەیە هەرە لاوازی تورکیا وزەیە دەوڵەتێکی جیران کە لە ڕووی جیۆپۆلیتیکیەوە کاریگەری گەورەی لەسەر ئێمە هەبووە لە ڕابردوودا لە ئێستا و لە داهاتووشدا خاڵی لاوازی ئەو وزەیە و ئێمە خاڵی بەهێزی ئێمە وزەیە چۆن دەتوانین هەوڵ بدەین لە ڕێگای سیاسەتێکی هاوسەنگەوە بتوانین بەرژەوەندی هاوبەشمان لە نێواندا دروست لەوەشدا کە ئێستا باسیەوە دەکرێت مەسەلەن پرۆژە هەبێ بۆ ئەوی ئێمە ببینە بەدیلی غازی ئێرانیان هی رووسیا زووە ئەو گەمەیە دەمانباتە هەندێک معادلاتی جیۆپۆلیتیکی گەورەوە کە بە سەراحەت ڕیالیستانە قسە بکەین ئێمە ئەم هێزەنی بچینە ناو ئەو بەرداشتی ململانەیەوە دەمان هاڕن هەر سەبارەت بە وزە دوای ئەوەی کە تەوان بەغدا لە ڕاستیدا حەوشەی پشتی ماڵەکەی تارانە بۆیە هەم ئەو مەسجانەی لە هێزی زبرەوە بۆمان هاتن لە موشەکەەوە هەم لە هێزی نەرمەوە لە ڕێگای بەکارهێنانی چەکی قانونی دادگاوە لە ڕێگای گفتوگۆوە ئینەوان هەردوو حکوومەتی هەرێم و حکوومەتی ئیتیحادی تەوزیفکردنی پرسی سەروەری بۆ بەردەوامبوونی سیاسەی وزەی هەرێمی کوردستان زۆر گرنگە طبعا لەو نێوەدا بەرزکردنەوەی خیتابی ئەوەی کە ئێمە لە ڕێگای گفتوگۆوە یان مەسەلەن پشت لە بەغدا دەکەین خزمەتمان ناکە دەبێت بەردەوام بین لە گفتوگۆ هەوڵی چارەسەری ئەو تۆ بدۆزینەوە کە ئێمە بتوانین وزەی ئێمە هەم نەوت و هەم گازەکەی بەردەوام بێت لە
بەکارهێنان و سوود لێوەرگرتن. ئەگەر هەر لە زاویە جیۆپۆلیتیکیەوە سەیری بوونی خۆمان و مانەوەمان چکە جیۆپۆلیتیک زۆر کار لە سەرمانەوە دەکات. پێشتریش قسەمان لەسەر کرد زۆر بۆ ئێمە مانادارە و بە کەڵکمان هاتووە بە کەڵکمان دێکە لە چوارچێوەی عێراقا ئێمە تون دەست بە ئەڵقەی دەستور و مەبدەئی تەوافقەوە بکەین. چکە ئەوە دەمان پارێزێ لە چی؟ دەمان پارێزێ لەو سیاسەتی فراوانخوازەی کە لە دەوڵەتەکانی ئیقلیمی دەور و پشتمانەوە هەیە. چونکە دەربڕینێکی ڕاتزل هەیە سەبارەت بە لە جیۆپۆلیتیک کە هۆکاری فراوانخوازی هی دەوڵەتێک بەشێکی لە دەرەوەی دەوڵەتەکە واتە تەڕەفێکی لاواز هەیە کە شایانی ئەوەیە تۆ لەوێ سیاسەتی فراوانخوازی خۆتی تێدا جێبکەیتەوە. ئەم پرسە لەگەڵ بەغدا یان ئەم پەیوەندیە باشە لەگەڵ بەغدا یان لە جیاتی ئەوەی لە بەغداوە شەڕی سەروەری لەگەڵ ئێمە بکەن، ئێمە تەوزیفی سەروەری بکەین لە پێناو بەرژەوەندەکانی خۆماندا لەم سیاسەتی فراوانخوازی و لێدان و هەڕەشەیە کە بە شێوەی جیهازیە هەیە دەمان پارێزێت. بە تایبەتیش لە بیرمان نەچێت هەرمان ئەندێک باز دەکات کە لەم دو سێ ساڵەی دواییدا فۆکسی وڵاتی یەکگرتووەکانی ئەمریکا لەسەر ڕۆژهەڵاتی ناوەڕاست کەم بۆتەوە بە سەبەبی یەک ئەوەی کە ئەو پێ دەڵێ شۆڕشی گازی سروشتی لە ئەمریکا. لەوەی کە ئەمریکا نەک هەر ئێستا بۆ خۆی لەگەڵ ئەوروپیەکانیش قسەیان کردووە کە مەسەلەن لە ماوەی ساڵێکی تردا بەشی زۆری ئەو وزەی کە تایبەتی گاز کە لە رووسیاوە دەچێت بۆ ئەوروپا ئەمریکا تاویزی بکاتەوە. کەواتە لە مەسلەی وزەیە سەرچاوەیەکی هەیە کە ئەوەندە پێویستی بە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و ئەوەی کە پێی دەگوتی سەلامەتی هەڵقۆڵینی وزە وەکو جاران نەماوە. خاڵیشتر ئەوەیە کە لە ڕاستیدا تۆ سەیری مەسەلەن پرۆژەی بنیاتنانی دەوڵەت لە عێراقی ئەمریکا ئەوەی خۆی دەیویست وا دەرنەچوو. ئەوەی کۆندۆلیزا ڕایس ناوی لە ناو ڕۆژهەڵاتی ناوەڕاستی نوێ هەروە دەرنەچوو. لە ئیشکردن لە ناو بەهاری عەرەبیە ئەو چی لێ دەرچوو؟ لیبیای لێ دەرچوو، سووریای لێ دەرچوو، تونسی لێ دەرچوو بۆ هەموو مەشاکلی ئێستایەوە. ئەفغانستان گەیشتە ڕێککەوتن لەگەڵ تاڵیبان و ئەو کشانەوەی کە لە ڕاستیدا زۆر قسەی لەسەر کرا کە هەیبەت لە فۆرمێکی تردا هەیبەتی ئەمریکاشکا. هەرچەند ئەو دەڵێ ئەگەر پێمان وابێ ئیتر ئەمریکا بە تەواوەتی پشتی کردووە لە ناوچەکە ڕاست نییە، بەڵام ئەوەش کە وەکو جاران لە بەرامبەر ئۆراسیادا لە بەرامبەر ئاسیادا تەرکیزی ئەمریکا لەسەر ڕۆژهەڵاتی ناوەڕاستکەم بووەتەوە ڕاستە. ئەوەی دەیوید گوتی لە ڕاستیدا جێگەی پرسیاری گەورەیە ئەگەر ئێمە بگاتە حاڵەتی ئەوەی تووشی ڕوبەڕوونەوەی سەربازی ببین پێمان وابێ ئەمریکا شت دەکات. من یعنی خۆم شکم هەیە و بە تایبەتیش ئەوەی کە ئێستا دەبینین ڕاستە ئەوەی کە دەوید ڕۆمانۆ باسی کە ڕەنگە ئۆکرانیا هەرێمی کوردستان نەبێت، بەڵام نمونەیەکە بۆ ئەوەی کە ئێمە زۆر شتی لێ وەربگرین، زۆر شتی لێ هەڵبهێنجی، چونکە چیتر هەرێمێکی کوردستانی دیموکراسی بایەخدەر بە ئازادی و بە مافی پێکاتەکان تەنها تەرحێک نییە کە هەموو ئەوروپا و هەموو ئەمریکا لە سەرمان بەجوان بێت. بەڵام لەگەڵ ئەوەشن کە ئەو بوونە دەستوریە کە هەیە هەرێمی کوردستان بمێنێتەوە،
چکە لە دوای ڕووداوەکانی 16 ئۆکتۆبەر ئەومان بینی زۆر بە ئاشکرا لە عێراق گوترا کە ئەم کانە دەستوریە دەبێ بمێنێتەوە. زۆر سپاس. زۆر سپاس دەکەم و اینجا ئێستا کەسێک بیەوێ بۆ ئینستیتو بۆ دەیڤید ڕۆمانۆ بۆ چونانەی بۆ کسێ بەڕێزە کە بابەتیان لەسەر جیۆپۆلیتیکا پێشکەش کرد کە گرێیاندا بە هەرێمی کوردستان وەکو قوارەیەکی نیمچە دەوڵەت ئەوەی پێوەست هەبێ بە جیۆپۆلیتیک ئەلبەتە بابەتێکی نوێ نییە کە ئەڵمانەکان داهێنەری بن ئەرستۆش لەسەری قسەی کردووە ینی زیاتر لە 2000 ساڵە کە باس لە یۆنان دەکات بەهۆی کەش و هەواکەی کە دەتوانێت سەروەری بەسەر هەموو جیهانە هەبێت لە کتێبی پۆلیتیکایە باسی دەکات. ئەوەی کە وەکو تیۆری کە باس کرا لە ڕاتسلەوە بگرێت تا هەنسۆفەر و دوایەوەش کە دێتە سەر ماکێندەر و سپایکوانەوەمانە کۆماک کە بۆچوونێکی هەیە کە باس لە هێزی زەمینیەکە لەگەڵ هێزی دەریایی کام تەرەف کە براوە دەبێت لەو دوو هێزەیە کە بۆچوونی خۆی هەیە. دکتۆر عومەر ئاماژەی بە ئەلێکساندەر دۆگین کرد ئەلبەتە ئەو بەڕاشەکاوی کۆکراوەی ئەو بۆچوونانەی پێشووتری هەیە بەڵام تیۆریەکی خۆی هەیە کە تیۆری چوارەمی پێدەوترێت لە سیاسەتەوە کە ئێستا خۆی بە حساب بە منەزەری پوتین لە قەڵەم دەدرێ یاخود بە باوکی ڕۆحی پوتین لە قەڵەم دەدرێەوە و سەرجەم و هەنگاوانەی کە پوتینش ئێستا ئەنجامی دەدات ڕەنگدانەوەی سیاسەتی ئەوە باڵێن یاخود بیرودێکدانەوەی ئەوە ئەویش گەڕانەوەیە بۆ دووبارە پێناسەکردنی بەهاکان لە دیموکراسیەتەوە بیگرێتە سەرجەم بەهاکانی تر مافی مرۆڤ و کۆمەڵێکشتی ترە کە ڕۆژاوا باڵێن بە چەمکی سەرەکی دایناوە و بە پێی ئەوەش لەگەڵ وڵاتانە ڕەفتار دەکات. بابەتێک هەیە کە لە ڕووی جیۆپۆلیتیکەوە ئەمریکا کاتی خۆی زۆر گرنگی پێدا تیۆریەکان پرینسیپەکانی مۆنڕۆیە کە دەڵێت ئێمە دەبێت زیاتر گرنگی بە ناوخۆی خۆمان بدەین ئەوەی کە ئەتەتورکش لە پاش ڕوخان داڕمانی ئیمپراتۆریەتی عوسمانی گرنگی پێدا ئەنجا کە بەهێز بووین مامەڵەکردنمان لەگەڵ جیهانی دەرەوە ینی زلهێزی لە ناوخۆ مامەڵەکردن لەگەڵ جیهانی دەرەوە دەوڵەتەکان بەپێی دەوڵەت باڵێن دەوڵەت لەگەڵ دەوڵەت بۆیەش لە ئایندەشدا ئێمە نابێت چاوەڕوانی ئەوە بکەین کە دەستێک دێ یارمەتیمان دەدات لە ڕووی باڵێن کە ئەگەر شتێک ڕوویدا وەکەوەی کە موشک باران دەکرێت دەڵێ بەر من نەکەوتووە نزیک بووە لە من بەڵام بەر من نەکەوتووە یاخۆت لە ئەوەی کە لە 16 ئۆکتۆبەر ڕوویدا. ئەلبەتە جەنابی مامۆستا باسی لە جیۆپۆلیتیک کرد وەکو دەوڵەت کاینێکی عضویە ڕاستە کاینی عضویش پێویستی بە هەلۆپۆ هاویشتنە بۆ ئەوەی کە پێداویستەکانی خۆی پڕ بکاتەوە بەپێی پرەنسیپی ماسلۆ. ئەوەی کە ئێمە لێرە گرنگی پێدەدەین ئەوەیە کە هەرێمی کوردستان هەندێک خاڵی گرنگی هەیە کە پەیوەستە بە جیۆپۆلیتیکەوە یەکێک لەوانە ئەو گازە سروشتیە کە باس دەکرێت درستە بەڵێ گازی سروشتیە بابەتێکی تر سەقامگیریە کە هەڵێمی کوردستان کاری بۆ دەکات بابەتێکی تر تیرۆرە ئەمانە هەرسێکیان دەستەواژەن فاکتەرن بۆ ئەوی کە بتوانانی بچیتە ناو جیۆپۆلیتیکەوە لە هەمان کاتە ئەو تیۆریی کە باس دەکرێت هەبێت دەریا هەبێت ئێستا لە تیۆریەکانی جیۆپۆلیتیکاوە کێشەیە نەک دەرفەت مەسەلەی دەریا بوون بەهۆی پیسبوونی ژینگە بەهۆی ئەوانەی کە گۆڕانکارەکانی کەش و هەوا کە باڵێن ئەو وڵاتانی کە لەسەر دەریان کێشەی گەوریان دەبێتەوەمانە من کات زیاتر هین ناکەم ئەگەر دەرفەت هەبێت جارێکی تر باس لە هەرێمی کوردستان دەکەین. زۆر سپاس بۆیەوە. زۆر سپاس بۆ بنسبت وزەوە دەبێت ئەرقام قسەکەین بەڕاستی ئێمە هەندێک جار بە طموحاتەوە بە حەماسە و دەڵێن دەبنە ڕکابەری گازی سروشتی رووسی و دەکەونە خەرید نەخشەی جیهانی وزە بەڵام بە ئەرقام حساب بکەین. ئێمە ئێستا رووسیا ڕۆژانە 100 ملیار بەرمیل
ئەفان مەتری 3000 تەزدیری ئۆروپا دەکە بە ئەڵمانیشەوە ئەوەی کە منافسێبی دەبێت بە هەمان قەبارە بتوانین ئینتاز بکاتەوە ئەگەر نیوەش بێ هەرقەی ناکە باواکە حسابیکەین ئەمریکا ئامادە باشی خۆی ئەو دەربی و تێمە تا 125 یعنی 30 میلیارەکە قەتەر وتی ناتوانم هەیەتی زۆر بەڵام چکە گرێبەستیە لەگەڵ ئاسیەوە بەنسبەت هەرێمی کوردستانی عێراقەوە هەر لەوتەکەی ڕێزدار سەرۆک حکومەت گوتیمە 2 میلیارد ئینتاز دەکەین 2 میلیارد بەتری 3000 لە گاز ڕۆژی زادەم 500,000 بەرمیل ئەو 2 میلیارە ناکاتە منافسی 100 میلیارەکە بەڵکو 102 تەختێ دەکاتەوە بەڵام بە واقعیانە لە عێراق یەدەگی زۆرەکە لە عێراقەوە 130 تریلیۆن پێی 3000 گازیە لە هەرێم تەنها 180 ئەوش تەخمینە دەبێت ئاگادار بن لە تەخمین و احتیاطی تەخمینی و احتیاطی کە ئیسپات کرایە بۆیە لەگەڵ عێراقیشەوە ئەگەر پێکەوە تەعاونکەین ڕەنگە بە هەردوو لا بتانن 10 میلیارە ئینتازکەین ئەوش ناکەتە 110 رووسی ئەو 10 میلیارە بە واقع هەر تەنها پەشی بازارەکەی تورکیا دەکات ئەگەر تورکیا ئامادەبی گاز فروشتی لە عێراق پەرێم بکەین بەڵام نایکاتن چونکە ئەو ناوێ موقفش تەزیلکە کە دژایەتی رووسیا دەکات بۆیە بەڵام مانیعی نیەتەوە بۆریەکەی دروستکەی و بەڕەوانەی ئۆروپا بکەیت کە حەقی بۆریەکە و تشغیل و شتوا وەردەگریتەوە بۆیە دەبێت بە ئەرقام قسەکەین ئێمە ئەمن ئەو شاندەی کە چووە ئیماراتەوە نەمدیت وەزیری سامانە سروشتیەکان لەگەڵ نەبوو کەچی بابەتەکان هەموو پەیوەندی بەوزە بوو ئەمن ڕاستی جواب نەبوو لۆی ئەوەی کە مەوجود بوو وەزیری بەلەدیات بوو وەزیری زراعە بوو کە دوور بوون لەو بابەتە لۆیە گرنگە بەشی تەکنیکیەکان باس کرێت چکە تو کەشتماع دەکەی لەگەڵ وەزیری وزەی ئیماراتی شتی تەکنیکی هەیە تەژیعین بۆ هێنان دەکەن ڕاستە ئەو شتانە ئێستا ئیش دەکەن لە گای سروشتی شەریکەی ئیماراتیە ئەوەی گرنگە مەسەلەن باسی زۆنی سەوز و زەردی بکەن زۆری گازەکەی ئێستا کە لە مەرحەلەی ئۆپەرێشنە لە زۆنی سەوزە بەڵام ئەو ناتوان هەناردە بکەن ئەگەر چکە بۆریەکان هەموو بە هەرێمی کوردستان و تێپەردەبی بەلای بە زۆنی زەرد عەفوەن یعنی دەبێ واقعی بن ئەگەر بمانێت ئیشکە لەسەرەوەی تەنها 2-3 ساڵی دەوێت بەس بۆریەکان ئەو بۆری تەکنۆلۆژیش تایبەتی هەیە پرۆسەی نەوعەچکەیە پمپینگ ستێشنەکانی جیاوازە بۆیە تا ئەو فترەیە ڕەنگە کێشەکەش نامینێ نێوان رووسیا و ئەوروپا پێک دێنەوە و ئەمە ناگەنە ئەو قۆناغی ئینتازکەین بەڵام بۆ ئایندەش هەر زۆر زۆری کار بکرێ سەری ڕاستە عاجل نابیتن ناشتوانن زێم بەحرمانەیە بە بەحر ڕەوانە بکەن ئەو ئینفراستراکچەرشمان نییە لۆیە خەڵک لە وتەی سەرۆک وەزیران یەکەمش باسی کرد خاڵش زۆر گوتی هەرێمی کوردستانی بە قووەت و ئابوورێکی سربەخۆ هیچ هەڕەشەی نییە لەسەر وڵاتان ئەوە تەلمیحەکەن و ئەو وزەیەک هەشمانە تهدیدی کەس ناکاتن بەڕێی من وتەوێت لەسەر بەغداشەوە خوێندنەوەکەی خەڵک وە سیاسیە بەڵام ئەم خوێندنێکی اقتصادیم خوێندەوە ئەنۆ هەتا ئەو گازێکە هەشمانە هیچ تهدیدی کەس ناکات چکە کەمە ڕەنگە بە عێراقیشەوە دیسان ئەو تهدەی ناکە چکە ئێستا لە عێراقیشەوە استثماری غاز زۆر دواکەوتووە 130 تریلیۆن هەیە تا ئێستا ڕۆژانە 18 میلیارد مەتری 3000 دەستێنن وەستیرانیش دەکەن ساڵانە بە 2 تا 3 میلیارد دلار لۆیە ئێمە زۆرمان ماوە بە کوردستان و عێراقیشەوە ببنە منافسەشی جددی بە قووەت لێرە چونکە کەمیەکەمان کەمە بەغاچکە ئیرادەی سیاسیش نییە بە تایبەت کەس نایە بکاتە ئەو خانەی کە دژایەتی رووسیا دەکاتەوە بکەوتە ژێر ئەجندە و فشاری ئەمریکا ئێستا زۆر زەختەکی ئەمریکی و غەربی هەیە کە سەر هەموو وڵاتان زۆر ئینتاژکەن نەفت زۆر هەنار دەکەن گاز زۆر هەنار دەکەن بەڵام هەتا مجموعی ئۆپێکەوە کە ئۆپێک پلەسە و کە سعودیە و ئیماراتەوە تەجاوبیان نەکرد هەرچەندە ئەو سعرێکە ئێستا هەیە لەوەی کە زیاتر کە تەختیتیان دەکرد کە ئینتاجیان کم کردەوە بەڵام نانەوێ وەک ڕێکخراوەک موقفێکی سیاسی ینی دەربڕن کە ئەنما بوون زمنی ئەجندەی ئەمریکی بۆیە نەفت زیاد دەکەن بۆیە ئینتاج زیاد دەکەنەوە لۆیە خۆیان دوور خست لەو شتەی و هیچ ئینتاج زیاد ناکەنەوە تەنها ئەو بەڕێکە داناو 400,000ەکە پێیان خۆش ئەو سعران ببنێت چکە لە سەروی 100 دۆلارەوە هەموو وڵاتانی کەندا و کەس عەجزی نابی بە عێراقیشەوە طبعاً ئەوە لایەنە ئیجابیەکەیە طبعاً وەزع عێراق باش بی ئێمەش وەزعمان باش دەبی چونکە ئەو کاتەی هیچ حجەکی نامینێ کە پشتی هەرێم هەناردە نەکاتن و هەروە مەجال دەبی لەو بەرنامانەیە کە هەیەی لە
یاسای بوجەکەی دەرنەچووە تەبعاً پشتی هەرێمیش هەیە وەک پارێزگاکانی عێراق وەک هەرێمیش سەر بەخۆش. زۆر سپاس بۆ ئێستا. کرێ هەندێک تێبینی دێژەرۆنیان زۆر سپاس سپاس بۆ داوەتەکەت من جای سژاتمە دێرە دەم جای تراتی زۆر سپاس لاوە لێ برج دەکەم کەمێ تەخیر بووم بەڕاستی بابەتەکەت گرنگە دەست هاوخۆش بێ هەموو مامەسەیانی کە بەشداریان کرد جیۆپۆلیتیک و لە چ ڕوویەکی جیۆپۆلیتیکەوە ئێمە لاوازینە لە چ ڕوویەکی جیۆپۆلیتیکەوە ئێمە بەهێزین بەڕاستی وەستان لەسەری باسکردنی گرنگە ئێمە گە لەسەر مستەوای بڵێن چوارپارچەی کوردستان یا کوردستانی گەورە یا پان کوردستان باسی ئەو مۆزوع بکەین تامان جیۆپۆلیتیک لە دژی ئێمە بە هەموو شێوەیە یعنی هیچ ئەوەی منەی بینم لە سێ خاڵی سەرشیا ناتوانم بڵێم جیۆپۆلیتیکی کوردستانی گەورە لە بەرژەوەندی ئێستا و ئایندەی ئێمە یەک وەکو مامەستان باسییان کرد دابش کراین بەسەر چوار پارچەوە کەم وەکو لەخوا هەر پارچەی بەسراوە بە پایتەختێکی بەهێزەوە کە کارساتێکی گەورەیە دوو کەمتر یا ئەم چوار پارچەیە شەنانە دەسەرێتەوە منفەزێکی دەریاییمان نییە کە ڕەنگە تا ڕادێک ڕەغمی ئەو سلبیاتانی کە باسکرا لە بەرژەوەندی ئێمە بەکاربرێن خاڵێکی تر کە بە مروری زەمن لە بەرژەوەندی ئێمە نابێ مەسەلە دیموگرافیە تا پێی بچێ ئەم چوار پارچەی کوردستان لە زۆر ڕۆەوە لە زۆر کەڵتوریەوە تقریبان لێکتر دوورەکەونەوە بە حکمی ئەوەی کە جغرافیان لێک دوورن سیاسیان جیاکراونەتەوە ڕەنگە باسی لە داهاتوێکی دوور بکەیت ئەوەش دیسانەوە لە بەرژەوەندی یەکگرتنەوە یەکبوونەوەی ئەو چوار پارچەیە نییە بەڵام تەرکیزی ئێمە بەڕاستی زیاتر لەسەر هەرێمی کوردستانە گرنگەوەی بزانی ئێمە وەکو باسم کرد لە ڕووی جیۆپۆلیتیکەوە خاڵە بەهێزەکانمان چین گرنگیان پێ بدەین و خەڵا لاوازەکانیشمان چین بۆی لە زیانەکانی کەم بکەینەوە ئەن جیۆپۆلیتیک وەکو هەموو شتان مامەسایان باسییان کرد تەنها مەسەلە پێگەی جوگرافی نییە پێگەی جوگرافی تەبعاً یەکێکە لەوان مەسەلەی سامان سروشتی بەڕاستی کە دیسانە ئاماژەی پێدرا زۆر گرنگە و تایبەتی نەوت و غاز و من لای من لەوەش گرنگتر ئاوە کە ئاو نەوەک وەکو دەریا ئاو وەکو سەرچاوی ئاو وەکو سامان کە ئێمە لەو ڕۆوە وابزانم لە عێراق لە هەمووی عێراق بەهێزترین لە ڕووی بوونی سامانی ئاو ئەمە خاڵێکی یەکجار بەهێزی ئێمەیە کە پەیوەندێکی ڕاستەخۆی لە بەشێک لە کەرەسەیەکی جیۆپۆلیتیکی کە ئەتوانین ئەمە لە ئایندا سوود لەمە وەرگرین تەنانەت نەوت و غازیش ڕەغمی ئەوەی کە ڕەنگە وەکو پێویست لەوە پێشیدارە نەکرابێت بەس بەعنای ئەوە نییە کە هەوڵدان بۆ ئەوەی ئێمە لە ڕووی دەرهێنانی نەوت و غازەوە سەر بەخۆ بین کارێکی هەڵە بۆ ئینسان و پرسیار لە خۆی بکە ئایا ئەگەر نەمان بۆ چیمانە کرد ینی خاڵێکی زۆر گرنگە ئەگەر ئێمە ئێستا خاوەنی 400-500 هزار بەرمیل نەبووینە ڕۆژانە بینێنین دەرەوە هەڵوێستی عێراق بەرامبەر ئێمە بەم شێوەیە وای ئێمە چیمانە کرد ئێمە ئێستا بەرامبەر بە گوشارەکانی عێراق تا ڕادەیە توانیمان خۆمان بگرین تا ڕادەیەک بەڵام ئەگەر ئەو دەرفەتەیە و دەرامەتیاوین کە منە وایە تا حەدی ئەمان توانێت چی بکەین چۆن خۆمان بەرامبەر بەو گوشارانە بگرین لەبەرەوە بەڕاستی گرنگە ئێمە ینی مامەسای بەڕێز زۆر ڕاستەکات هەندێک جا ئێمە خۆمان زمانی خۆمان دژی خۆمانی یعنی خۆمان سیاسەکانی خۆمان بە شێوەیەک باسی ئەو نوقتانەکەن کە زۆر مبالغەی تایە زۆر مبالغە من ئەبینم نەک تەنها لە مەسلەی نەوتوغات لە زۆر مبالغە لە توانەکانی خۆمانەکەین مبالغە لە پێگەی خۆمانەکەین مبالغە لە حتا لەو احتیمامە نێودەوڵەتی ئەکەین کە بە ئێمە دراوە من لە سمیناری ترکا سەرەوە حاضر بوو حتا عنی منسبەت کۆمەلگا گەوەر و پەیوەندی بە باسەکەەوە نییە ئێمە بزانین کۆمەلگا نێودەوڵەتی بۆچی گرنگی بە ئێمادە گرنگی بە ئێمادە لەسەر چ ئەساسی خاڵە بەهێزەکانی ئێمە چین بەرژەوەندی هاوبەشەکانی ئێمە لەگەڵ کۆمەلگای نێودەوڵەتی چییە کۆمەلگای نێودەوڵەتی و ئەمریکاگە باسکرا بە هیچ شێوەیە لە ڕووی ئینسانیەوە نەهاتوو یارمەتی ئێمە بێت ئەو حەقیقەتە ئەبێ هەموو سیاسیەک بە تایبەتی ئەوەی لە پەیوەندی دەوڵەتیا ئیژەکان زۆر چاک بزانە حتا ساڵی 1990 ئەگەر دابەشی کەین بە سەدا لە سا پێنجی لە ڕووی ئینسانیەوە بوو باقیەکەی سیاسی و ئەمنی بووە ینی تورکیا عاملی تورکیا و بوونی تورکیا و ڕووکردنە ژمارەیەکی زۆر لاجی و ئاواری کورد بەرەو سنووری تورکیا
دەوێکی یەجگار گرنگی هەبوو لەو هەڵوێستەی کە غەرب بە تایبەتی ئەمریکا بەرامبەر بە کوردستان ئەو کاتەکە هێشتا نەبوو بە هەرێمی کوردستان گرت پێوەبەر لەبەرەوە بگەڕێن بزانین بەرژەوەندەکان چین هاوبەشی ئێمە ئەنی دیسانەوە من باسم کردەوە ڕۆژە کاک سەرۆژ لێ بوو یەکی لە بەرژەوەندی هاوبەشی ئێمە لەگەڵ دنیای دەرەوە لەگەڵ ئەمریکا مەسەلەی شەڕی ئیرهابە باشە دقتی قووەتی ئێمە چیە لە شەڕی ئیرهاب پێشمەرگەیە ێ باسە پێشمەرگەیە کە ئێمە نەتوانین لەناو خۆمان یەک بگرین هێزێکی یەکگرتووی تۆکمە دروست بکەین ئەتوانین ئەو بەرژەوەندی غەرب پارێزین ئەتوانین ئەو بەرژەوەندی ئەمریکا پارێزین نەخێر ناتوانین لەبەر ئەوەشە ئەمریکا یا بریتانیا یا فەڕەنسا یا ئەڵمانیا زۆر بە قورسی محاولە ئەگەن هێزی پێشمەرگە یەک بخەن ڕواتان هەبێت لەبەر چاری کاڵی ئێمە نییە لەبەر بەرژەوەندی خۆیانە چونکە ئەزانن هێزێکی یەکگرتووی تۆکمەی پێشمەرگە بەرژەوەندەکانی ئەوان ئەپارێزێ بە شێوەیەکی باشتر بەڵام ئەگەر لە ناو خۆمانە ناڕێک بین ڕەنگە وەکو پێویست دەتوانین بەرژەوەندەکانی ئەوان پارێزین من خاڵێکی زۆر گەیەنە مامۆستا هەمووتان تەقەن دەزانن خۆزگاوە بابەت خاڵە لاواز و بەهێز و دەرفەت و هەڕەشەکان چین ئەوەی کە پێی دەوترە سۆت دەستە هەرێمی کوردستان خاڵی بەهێزی ئێمە چین خاڵی لاوازی ئێمە چین دەرفەت و هەڕەشەکان لەبەردی ئەمە چین دیڕاستەیەکی ئەنی ڕێک و پێکی تاوا بکرێت و بخرێتە بەردەمی ئەوانەی کە بڕیار دروست دەکەن یا کاریگەریە لەسەر دروستکردنی بڕیار هەیە حتا من ینی جەرام ڕەنگە کە بێت من ڤیدیۆکانە بینم کە ئەینێری حتا دانیشتێکی ئاوا کۆڕووکۆبنەوەیشی ئاوا گەڵاڵە بکرێت کورد بکرێتەوە بختە بکرێت بخرێتە بەردەمی ناوەندی بڕیار یان ناوەندەکانی بڕیار جا چەندن ینی ڕەنگە تەوەقع بکرێت ئیسرائیل نەبێ یاوەکو پێویست بەڵام دیسان و سوودی هەیە بەرچاوڕوونیەک بە ئەوانە ئادا کە بڕیار دروست دەکەن لەبەرەوە بەڕاستی گرنگە ئێمە پێوی خۆمان بناسین ینی پێش هەموو شتێ زیاد لە حەدی خۆمان لە توانای خۆمان لە پێوی خۆمان باسی خۆمان نەکەین ینی ئەوەی کە ئەلفوگەی توانای وزەی ئێمە ئەزانێت ئێمە ناتوانین منافەسی رووسیا و ئێران بکەین ناتوانین منافەسی قەتەر بکەین کاکە رووسیا یەکەمە ئێران دووەمە قەتەر سێهەمە ناتوانین بە چ توانایە حتا ئەگەر بشتوانین لە ڕووی احتیاتی بوونی غاز بەڵام لە ڕووی تەکنۆلۆژی و سەرمایە و پارە وەکو باسکرا پارێک لەبەر بۆ خۆمان وا پیشاندین بۆ خۆمان وا پیشاندن کە لە ئەساسە وان نین خۆمان پیشاندن کە هەڕەشین بۆ بەرژەوەندی خەڵقی تر کە لە ئەساسە هەڕەشن نین چونکە ئیمکانیەتەکە و تواناکەمان هێشتا بەو شێوەیە نییە کە ببێ لە هەڕەشە خاڵی تر تەمان زۆرە بەلا مەسەلەی ژیۆپۆلیتیک بەڕاستی حەز دەکەین تەرکیزی چانە لەسەرەوە بکەم خاڵە لاوازەکانی ئێمە چین لە بەهێزەکانی ئێمە چین گرنگی بەو لایەنانە بدەین کە بەهێزن بە تایبەتی سامانە سروشتەکان و خاڵی تر تەمان هەیە وەڵام خاڵی لاوازیش هەیە کە محاولە بکەین زیانەکانی کاریگەری سلبەکانی لەسەر ئێمە وەکو هەرێمی کوردستان کە بکەینەوە زۆر سوپاس کاک دکتۆر تێبینی هەبوو لەسەر ڕۆڵ و بایەخ ئەنی ئەوەی کە ئێستا هەیە جیهان و جاران نییە بە یەک جەمسەریا بە دوو جەمسەریا کۆمەڵی وڵاتی زلهێز بتوانن ئیداری جیهان کەن و ڕوبەڕووی هەموو کێشەکان ببنەوە ئێستا ئەوەی کە هەیە کە جیهان ئەبێت بە کۆپەرێشن و هاریکاری کارەکە ڕوبەڕووی قەیرانەکان بێتەوە چکە قەیرانەکانی ئەمڕۆ قەیرانە جیهانیەکان قەیرانی کەش و هەوایە قەیرانی ئەی ئەمەیە قەیرە ئایتی و مەسەڵەن ڕێخستنی ئەوانەیە قەیرانی مەسەڵەن چەکینەوەیە و ئێستا ژەوەتانە شەڕی ئۆکرانیا و رووسیا قەیرانە تریشی ئیزافە کرد قەیرانی وزەیە ئەمانە بە هاوکاری بە هاریکاری ڕوبەڕووی ئەمە ئەبێتەوە بە تەنها وڵاتێک ئەمریکا خۆی یا رووسیا خۆی ناتوانێت ڕوبەڕووی ئەم کێشانە بێتەوە من وتارێک مەقالەیەکم خوێندەوە لەگەر سەیری ئەو کۆنفرانسی میونشن بکەین لە ڕووی بۆدی لەنگویجەوە سەیری بابەتەکە بکەین لە کۆنفرانسەکانی ترا ئەو مێزە نەبووە کە وڵاتەکان لە نێوانی پەیپەرەکانی کۆنفرانسەکە لە چواردەوری مێسکۆ ببنەوە بەڵام جارە ئەو مێزەشی بۆ دانرا تعبیر بوو لەوەی کە جیهان ئەبێ سەرکا بەیەکا و بەیەکەوە ڕوبەڕووی ئەو کێشە جیهانیانە بێتەوە کاتێک کە هەرێمی کوردستانی ژێتە ناو ئەو کۆنفرانس و ئەوانەوە کەواتە ئەگەر ڕۆڵیشی نەبێت نەتوانین ئەو ڕۆڵەمان بین بووینەتە جێبایەخی ئەوەی کە تۆ لەو کۆنفرانسانەی کە بۆ قەیرانە جیهانیەکانە مشارەکەت پێکرێت قسەی فەیلسوفێکەڵێ ڕۆژەڵاتی ناوەڕاست شۆڕشی یەکەم بەجێ هێشت پیشەسازیەکەم شۆڕشی پیشەسازی دووەمیش هەر بەجێ هێشت شۆڕشی پیشەسازی سێهەمیش بەجێ هێشتووە
شۆڕشی پیشەسازی چوارەمیش کە زیرەکی دەستکرد و AI و ئەمانەیە ئایا ڕۆژهەڵاتی ناوەڕاز ئەڵێگەر لەوان نەتوانێ بڕوا ئەو لە قیتارەکە بەجێ یەڵێ جارێکی تر فرسەتی ناداتێ و چۆن بەهۆی دواکەوتنی لەو شۆڕشانەوە بووە ژێردەستە تاوەکو ئێستش هەروە ئەبێتەوە جارێکی تر ژێردەستە. من پێم وایە دکتۆر عومەر شتێکی جوانی باس کرد شۆڕشی وزە ڕەنگە شۆڕشی پێنجەم بێ ئەوە یانە شۆڕشێکی نوێ بێ ئەگەر من پێم وانێ ئێمە ڕۆژهەڵاتی ناوەڕاست وڵاتانی عەرەبیەوە لە پیشەسازیە دواکەوتون لە شۆڕشی AI و زیرەکی دەستکردی شایمە ناتوانین تازە بچینەوەی کە ئەمریکا ئەیکا و کە سین ئەیکا بۆیە لەم شۆڕشی وزە ڕەنگە ڕۆژهەڵاتی ناوەڕاست فرسەتێکی درابێتێ کە بتوانێت بچێتە ناو چارەسەریان هاوکاریە جیهانیەکان یان ڕوبەڕوەکانەوە. مەسەلەی ئەڵتەرناتیڤیش ئێمە لەوە بترسین ڕاست ئێمە ناتوانین مش ئەزان ناتوانین کە ئەو بەشداریە وزە بەو شێوە بکەین بەڵام بۆ ئەڵتەرناتیڤەوەی ئێمە لێ ئەترسین چۆن لە نێوان ئەو دوو بلۆکە جەمسەری عالم کە ئێستا هەیە رووسیا و ئەمریکا لە نێوان ئەو دوو ئەگەر بێن لە نێوان ئەو دوو هینا بەڵانس ڕاگرین وڵاتانی عەرەبی ژوان سعودیە کە ئێستا ئێران زەختی لێیەکا و زە و نەوت زۆر بەرهەم بێنێ هەر ئەترسێت لە ڕاگرتنی دڵی رووسیا و ئەمریکا قەتەریش هەر ئەترسێ لە ڕاگرتنی دڵ چونکە ئەو دوو وڵاتش دەستیانێ لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە بۆیە ئێمەی هەرێمیش هەرە بێ لەوە بترسین کە ئەگەر بچینە ناو ئەو بابەتەوە. خاڵێکی تر من تێبینیە کەم قسەکانی دکتۆر کامەران زۆر جوان بوون بەڵام لەو دابەشبوونە کە ئێمە وەکو هەرێم ئەگەر بەراورد ئێمە خۆمان بکەین بە وڵاتانێکی تر کە فیدراڵێتی پەرلەمانی و فیدراڵێتی ناوچەییان هەیە هەرێم ئەمە بکەین نەخێر ئێمە هەر دابەش بووین شەڕێکی ناوخۆ و دوو ئیدارەی وا دابەشی کردین کە ئێستا هەر یەک ناگرینەوە ئایدیایش خەریکە جیابووینەتەوە لە یەکتر ئەگەر بێت و لەوە زیاتر دابەش بین هەمە حاڵە جارێکی تر یەک برگرینەوە. ئێستا لە بەریتانیا 4 پەرلەمان هەیە و 4 ویلاهینیش هەیە بەڵام ئەم 4 پەرلەمان و 4 هینە وای نەکردووە کە کەسێک لە وێڵز لەگەڵ ئینگلند لەگەڵ سکۆتلند هەستی نیشتمانی و هاوڵاتی بوون و بەریتانی بوونی وەکو یەکە بۆ چونکە عنسوورەکانی ئەوێ میدیا و پەروەردە و سیستمی حکومڕانیەکە وا ئەکاتۆ لە هەر پارچەیەکا بیت من گرنگ نییە لە وێڵسم حکوومەتەکەم جیاوازە بەڵام بەریتانیم نیشتمانیم حبی بەریتانیام هەیە ئەمە لێرە نییە ئێمە کەسێکە لە سلێمانیە و لە هەورامانە لەگەڵ زاخۆ هەمان حب و ئینتیمای نەتەوەی و کوردبوون و نیشتمانی بۆ دروستکەین ئیتر ئەگەر ئیدارە جیاواز بێ گرنگ حب و ئینتیماکەیە ئێمە ناتوانێت و ئینتیمامان دروست نەکردووە لەبەرەوەی میدیا و سیستەمەکە نەیکردووە ئەبێ بیکەین و ئەبێ ئیش لەسەرەوە بکەین بەڵام لەمە زیاتر بیل لەوە بکەینەوە زیاتر دابەش بیت قەت یەک ناگرینەوە. زۆر سپاس بۆ کاک سەرۆ کاکشار باسی کرد لە پێش من کەوت بەڵام بە قوڵایی باسی نەکرد پارساڵ من بەحسێکم کرد لەسەر مەسەلەی ژینگەی بۆ پەرلەمانی کوردستان یعنی ئەگەر مەسەلەی وزەش و نەتوانی مسابقەی منافسی دەوڵەتانی تر بێ ئێستا ئێمە لە ڕووی ژینگەیەوە کەش و ئەوا و ئاو ئەمە توانین منافسێکی ئەقلیمی لەگەڵ عێراق لانی کەم دروستکەین 2019 چوینە پەرلەمانی عێراق وتم کاکە لە لژنی دارایی بۆیەوە حسابی و 17% لەگەڵ هەرێمی کرد 30% پارەی عێراق بنێرن کوردستان سەدی دروستکەن ئاوی خەزینکەن منەتی ئیرانتان نامینی منەتی تورکیاتان نامینێتن ئێستا عێراق بەرەمبەر تورکیا قسە ناکە لە مەسەلەی پەکەکە مەسەلەکەی ئاوە لەگەڵ هەرێمی کوردستان و ناوتەکەی پەوێدا دەڕواتن کە زۆر قسە ناکە لەگەڵ تورکیا مەسەلەکە ئاوە ئاو ئایندەکەیە ئاو قەرارەدات ئێستا لە هاوتەریب لەگەڵ مەسەلەی ئوکرانیا زۆرترین قسە لەسەر مەسەلەی ئەمنی غیزای عالەمیە گرانترین بازار گران بووە زۆر بابەتێکی گرنگە کە ئێمە ئێستا خەوتووی لەو بابەتە هەرێمی کوردستان ئاوەکی زۆر هەیە 70% بە پێوە توژینەی کردومە ئاوی کوردستان دەڕوای ئیسفادەی لێ ناکەین کە ئاومان هەیە ئەتوانین بەو ئاوە پیادەی عێراق بکەین لانی کەم دوای 2027 و 28 کە 70% خاکی عێراقی کوشتوکاڵی لە دەست چووە ئەمنی غیزای عێراق هیچ ناتوانێت جارێکی تر کۆنتڕۆل بکات ئێستاوا 35 تریلیۆنی دانەوە چۆن بۆ خۆی خۆراک لە دەرەوە بکرێتن ئێمە ئەتوانین ئەمە دابین بکەین لە هەرێمی کوردستان بەڵام ئەمە شەوینتەوە ئیرادە پلان دانیشتن کە تو دەتەوێت ڕقەمبی لە عێراق نەکەوی ئەوە مەسەن نەوت ناینێ دەرێ مشکلە بوو دروست دەبێت نەوت نییە غاز نییە مشکلە بوو دروست دەبێتن عێراق محکەمەی فیدرالی هەڵدەستێنێتن بابەتێکی خۆمالی لە دەستی خۆمانە وەکواڵی ئارتمان هەیە و شەکرمان هەیە نازانین حەڵاوی لە دروست بکەین هەر بتابەی بەسەر ئەو کاک سەرۆ ینی چونکە ئەوە مەسەلەی ئاو زۆر بێت لە بەڕاستی چونکە کە چەند لە دەرفەتە ئاو ینی
يعني أبي أو حقيقة بزاف كان ليش هالشيء كان ساماني أبي ولا بساعة بس كده كده أجر باش سوري لورقة وقت أنا عرب ديتا بيقع عرب ديتا سرزي جول عرب تينو ولا جلو كأبي نبو هجرة أوي بس كده كله جات خم بدواء أو بدواء لورقة أو بدواء جيجري كله شو قيزارش معناه يعني زور جرن يعني إيمنا بجدي كأكثر من بقولها بخوا أو مسحكم كردوا لا دكان عقار كان نسيج زورترين بكركاني عقاري كردستان نستا خلق الزقار وبصران أجا أول قال وصلنا سرير ما مسرع دكتور كريني أسايني يوم كشيء كده سوري ما هي بعض كان السر يعني من هوني خيمة وشان زاني بيت المصادرين أو خوي عادي أول كأبو يعني لا سنورة قرر عادي في شيء فدرالي أول شيء قالنا بس حدود ما فقط المغاورة بس من لقيت دستور من وين نبي يعني صار لنا من وزارة بسان ولا وزارة الشرطة أو دي سرچاوي أنا أبي بقول دستور دستور ما فقط المغاورة نهذا لو تاش حجوا وشيء الواجب قانون كان ليه هاتون خبريان دروس كديش كسرة وبيكسر كل جد فرق كأجو بكر دقرينا وحسك تان توان مستر بس كان خسارة كذا لو كأمن كان استدلها متانم أمن بجوري كتاب صادق كتاب كش أويا بودرش خايم أتو دبي عبوری کی بازار به معنای عبوری بازار هبه که لو عبوری دا یاسا سرور به لو عبوری توابی امکانات و تواناکانی حکومت بکار بوکا رکب رایتی کی آزاد و سربست لو عبوری دا بپارزه داهینانی تدا هبه مجال سوشال موبیلیتی بو خلق هبه که بین سر شو زعم يعني عبوری کی سالم اگر عبوری سالمت هبو اتو خیرانی دارایی نابه لروی دارایی را حالت باش ده اگر لروی دارایی را حالت باش بو دتوانی سرمایه گذاری بکی لسر جیش و ارتش و پژمرگی خود هزه کی ریکوپکس هاست که مدرن پرورده کراو که اگر اوت هبو دتوانی سیاستی دروی چی زور بهستر پیاده بکی یعنی اوانه وکو زنجیره یک بدوای یک به یک تریگری دراون اگر اوانت هبو دتوانی حال پیمانت هبه یعنی حسابی کردستان که حتی 100 سال دیکش نتوانه هیزی عسکری خوی دگل ترکیه یعنی ایران برآورد بکن بلام اگر حال پیمانی هبه دتوانه برانبر به ایران و برانبر به ترکیهش راوسته سی خوشی بات سر مرجی او که حال پیمانت هبه دبه آبریکت کرد که باری فینانسکت درست به و بتوانی بی شایستی او بی که بی حال پیمانت هبه اول ای لونگ ترمه درش خایانه اوی که بابتی مناقشه او رویا دو فاکتور برای من گرینگن یک اوه که دیسان گریدراو باوی یکم اکی اوه که اتو توانای دیترنست هبه یعنی توانای اوت هبه که کابران نویره به سواری سرد به وانیه او توانای لچورا دینی لبارودوخی استای کردستان دا هیزی اساسی که توانای او دیترنسه بو توساس که مسئله حال پیمانه استا مثلا اگر بیتو هاوپەیمانەکانی ئێمە ئەو بریارە نازدارە بدەن کە لە هەولێر پاتریۆت رابنێن وانیە خودی ئەوە دیترنسێکی زۆر محکەمە لە پارالێل دەگەڵ ئەوەدا کە دەبێت کار بکەیت بۆ کە هاوپەیمانان پشتت بگرن و ئەو دیترنسەت بۆ سازکەن دەبێت دیپلۆماسیەکی ئاکتیڤ و چالاکت هەبێت یعنی ئێستا نیەتی ئێران هەرچیە نیەتەکەی بۆ خۆی
نیەتی تورکیا هەرچیە نیەتەکەی بۆ خۆی وانێ ئەوە با من ناگۆدرن بەڵام دەبێت بەردەوام بین لەسەر هەبوون و دیپلۆماسیەکی ئاکتیڤ لەگەڵ ئێران و ئەو کانالی دیپلۆماسیە قەت نەپسکرد ئەوە کە ئێستا ئەو کاتاسترۆفەکە لە رووسیەدا لە ئوکراینەدا ڕوویدا ئەوە بوو کە ئاستی پەیوەندی دیپلۆماسی ئەمریکا و رووسیە لە 15 ساڵی ڕابردوودا گەیشتە نزمترین ئاستی خۆی و کەس گوێی نەدا بە رووسیە ئەوەش هاواری دەکرد کە ئەوە بۆ من ئێکزیستەنسیال خەتەرە هاتنی ناتۆ ئاخرەکەی شتێکە تەقیەوە زۆر سپاس پێم وایە کە بەس شاعێرەوەش نایە قسە بکات والله بسر شو من تاني يكشت أنا كاي وبكشت بفلوس سنوي كي إما أمن وتفوت سوي ويكند ناخذ هذا بجمين ولا قد راح يشوشي شاشبين بپێچەوانەوە من دەڵام ئەو نەوتە تەنیا شتێکە کە ئەم هەرێمەی ڕاگرتووە ئەگەر ئەو نەوتە نەبێت یان نەبایە ئێستا ئێرەوە بەسرەوە بوو لە کەرکووک خراپتر زۆر سپاس چی ئەوە دانی هەرێمەی هی پێش نەوتەکە پێم وانە ئەزەر سێ دەقە هەیە بۆ ئەخوا مشتەوەستە من بەس وڵامی ئەو نازم دکتۆرەیە بوو دەرچووە دەرەوە ئەلێم بەڕاستی چارەسەر چییە؟ یعنی ئێستا ئەمە ماڵی کوڕوا پەرتەوازە بووە چارەسەر چییە؟ شەڕمان کرد دوو ئیدارەمان دانا هاوپەیمانیمان کرد هیچی سەر نەکرد فئێمە ئەسە بیرکەین لە حەلێکی پراکتیکال بین ئێمە و بینی سلێمانی بابلین چی بکەین ئێمە حالیان ناهەت دوو ئیدارە وەخە دوو دەوڵەتشین چی دوو ئیدارە حتا عیلاقاتی ئەم لەهولەمانشێ بینەوە فمەسەلەی ئۆتۆنۆمی هیچ مخالفەیە نییە ئەو وەختە ئەیانخەینە بەش پرسیارە بن ئەو وەختە خۆیان پرسیارە بن موچە خۆیان دەیدەن با بڵێن ئەو پرۆژانیان وا هەیە خۆیان دەیدەن ئەو گلەیە نامێنێ بەس معنای ئەوە نێ دابش دەمێن ئەمە لێرە حکومەت زیاتیە پەرلەمانێکی ئێمە فیدرالمانەیە حکومەتی فیدرالمانەیە ئەوانش لەوێ حکومەتێکی خۆجێیان هەیە و بەس ئیستیشاری بیان پەرلەمانێکی بچکۆڵەیان هەیە هەر کەس ئەو وەختە مەسئولیەتی خۆی دەزانێ ئەو وەختە نێزکترە بێت بەس ئێمە خۆمان هەڵەخەڵەتین ئەوە تا دەرکەوت لە بچووکترین شت ئەوە تا هەر باشە شەڕ ناکەین باشە سپاس راجع سيد قم بحصانك حمد بن جاسم لما ويت شاطي كوتيك كل لقى برنامج قبل ساشتي زور صريحي صاروا وزيران وزير بيشوي قطر يعني زور راشكايت همو بلا فكاني من أول شيء خصة قد شيء بوشينا هيك لو شتانا أود أمريكا كان هم يشوكوا مقاول مع الله اللي قال إني عربة كل بردست ومقاول هيك تسامي كان وناكت تنها شويلكي ود بس لشويلك كأمريكا أوتيا وتان بأمريكا كان طبيعي ود أمريكا كانش كبوية بس كنا ما نود آخر بعد بس كي باين وكو في المال ما أنا قلت وبيتش بجيك وتدواي إما تيجيشتين نوي هر دولتي بوي بتوانه قصيبك نەئێبڵێ لەسەر پێی خۆی بوەسێ لە میلەتەکەی پشتیوانی کەکە لە هەرێمی کوردستان من یەکەم لەوانم دیفاع منەوتی کوردستان کردم من هەرێمی کوردستان بەقەدەر هەردوو چاوم خۆشە هەر لە ئێستاوە بۆیە گرێم بڕوخێ نازان بەگەرەم هەرێمی کوردستان من هەرێمی کوردستان بە ئەخلاقیترین چوارچێوە ئاژانم بۆی ئینسانی کوردی تیا بزێ بە هەموو خراپەکانەوە ئەمە جایە واز لەوە بێنە تۆ واز لە حاڵەتەکە بکە هەرێمی کوردستان بە واقعی ڕووخاوە لەناوە هەرێمی کوردستان نیمچە ڕووخاوە لەناوە بڕواتە نەبێ ساڵە لە بۆ پێش گرنتیەکانی مانەوەی هەرێمی کوردستان چییە؟ دەستوری عێراقە دەستوری عێراق گرنتیە هەر ئەتوانن ئینقلابێکی کارتۆنی بکەن یعنی سواری لە بەغا و دەستور گۆڕ لەڵام بڕایە خۆ ئێستا شیعەکان زۆربیان بەشێ بڕوایان بە فدراڵە نییە بڕوایان بەوە نییە کە ئەمێ لە پەشمان بنەوە لە ڕاستای پیان وایە لە ئینێ بوو ئێ باش شاگەرەوەش نەبوو بڕواتە بێ پار و پێرە لە سلێمانی ڕاپرسی بکرایە کەسێ ئەتوانست ئەوەی پەیوەندی بە دەسەڵاتەکان و ئیمتیازاتە و مافەکانی هەرێمی کوردستانەوە هەیە سێ پارێزگار ڕەتی کاتەوە وەڵا سلێمانی ڕەتی ناکرد ڕەتی ناکردەوە
هەڵە بجەڕەتی ناکردەوە ئێستاش هیچ گرنتێک نێڕەتی بکاتەوە یعنی بە جۆرێ خەڵک ڕووخاوە بە جۆرێ نائومێد بووە یعنی هەر زۆر سەیرە وێنەی پارتی و یەکێتی بە پلەی یەکەم پارتی بە پلەی دووەمیش یەکێتی لەگەڵ وێنەی خاک و خەڵک و مێژوو هەموو شتێ تێکەڵاو ئیتر ئەو مادە ئەویش با بڕۆ ئەمە کارەساتە دەسەڵات لە هەرێمی کوردستانە لە وجدانی زۆرینەی خەڵکی کوردستانە شەرعێتی نەما شەرعێتێک لە دەسەڵات لە ئەقەلیەتێک لە ئەقەلیەتێ قەیدا شەرعێتێکی قانونیە شەرعێتی گەورە لە وجدانی خەڵکە تۆ لە زۆرینەی خەڵکە لە وجدانی خەڵکە ئەو دەسەڵاتە شەرعێتی نەما متمانە لە نێوان خەڵک و دەسەڵاتە نەماوە ئێلانی کەم بە بڕایمە خەڵکی کوردستان زۆریش ئێستا سیاست نەوت ناکرێتەوە بە خەڵکی کوردستان بڵێ خەڵک لەو جۆرەیە بێ بڵێ من لەسەر حسابی ئازار و نائومێدیەکانی تۆ ئیدارەی سیاسەتی نەوتی خۆمەک من ئیدارەی سیاسەتی نەوتەکەم خەڵک پێی وایە ئەمە هیچ بایەخی بۆ ئەو نییە و بۆتە هۆی سەرچاوی ئازار بۆ ئەمە و ئاستی نیشتیمانی و مەسەلەکەشی دابەزیەوە بۆ ئاستی خوارەوە لەو لاوە قەیرانەکانیش پێچار ناکرێت لەسەر حسابی خەڵکێکی نائومێد خەڵکێکی لانی کەم هەتا نەوت ئەو ڕۆڵە نابینە کە لە قەتەری بینێ بۆ ئێخۆ لە وڵاتێکی ڕێعیا من زۆر شتم باس کرد بوو یەکێ لەکەش یعنی لاوازە استراتیژیەکانی ئێمە عێراق و وڵاتی ڕێعیە باشە لە وڵاتی ڕێعی لانی کەم نەوت خەڵکی پێ ئەکڕی ئەوەی کە لە 910 هەتا 914 ئەوانە کردیان یعنی لە کوردستانە بەیەک ئیمزا 20,000 کەس تەعیین کرد بەیەک ئیمزا سەرۆکوەزیران 20,000 کەسی تەعیین کرد جێگیری سەرۆکوەزیران 20,000 کەسی تەعیین کرد بە ئیمزای بڕۆهێنی کرد ئێلانی کەم خەڵکێک ڕازیەکەی خەڵکەکەی خۆت ڕازیەکەی لە 140 بۆ خۆتیڕی بەس لەسەر ئێستا بە پێچوانەوە بۆتە سەرچاوەی ناڕزایەتی خەڵک یعنی بە پێچوانەی دۆخی ڕێعی یعنی لە وڵاتێکی ئەو دۆخاوی بۆی دۆخی کوردستان ناکرێت من پێم سەیرە یعنی دۆخی کوردستان لە بنبەستایە بە تەواوی مانە عێراق و کوردستان هەردووکیان لە بنبەستی سیاسیە تعریفی بنبەستی سیاسی دەم دکتۆرانە باشترێ زانن یعنی نخبەی دەسەڵاتدار توانای وەڵامدانەوە بە چاوەڕوانیەکان و چارەسەری کێشەکانیان نەماوە هیچ بەدیلێکیش نێ جێگایان بگرێتەوە هیچ بەدیلێکیش نێ جێگایان ئێستا دۆخی کوردستان ئاوایە دۆخی عێراق ئاوایە بۆیە ئێمە ڕەنە ئیستێ ناکەین ئیست یعنی ئیستێ ناکەین لەم شوێنەیە ئەوەستی تعریفێکی تری خۆمانەکەینەوە قۆناغێکی تازە دەست پێیەکەین شتێکی نوێ ئاسۆیەک بەڕووی ئەو خەڵکی هەڵێین کاکە ئازارەکانتان کاتی هەتا ئێ سەبرمان لەگەڵا بکردن ئەوە ئێمە ئەم هەنگاومان ناوە لە بواری ناکۆکێ ئەم هەنگاومان ناوە لە بواری وزێ ئەو هەنگ لە بواری ژانە دووسێ ئەوەی جەنابەت تەبێت دووسێ وردەهی سەرنج ڕاستەکەی ئەرستۆ لە پۆلۆتیکا و من تەناوتم ئەڵمانەکان پەرایان بە هینەکەی داوە قەباری خازی هەرم بۆچی لای تورکیا و ئێران بە بڕای من بە تایبەتی لای ئێرانیەکان گرنگە بە وەکالەتی ڕووزەگانێش لەبەر سێش مەسەلە قەباری خازەکە نییە مەسەلەی قەباری خاز دۆمیان خودی شەرعیەدان بەوەی هەرێمی کوردستان خاز دەربێنە و بیفرۆشە لای ئەوەن شتێکی گرنگ کاتی خۆی تەلەڤیزۆنی کوردستان تیڤی کرابەوە تورکیا هەڕەشەی قەسبکردنیان مەتار کرایەوە هەڕەشەی قەسبکردنیان نابێ هەرێمی کوردستان ڕواڵەت هەندی ڕواڵەتی تیاێ کە لە دەوڵەتەوە کە یا کورد ئەباتە دەرەوەی ئەو سنوورانە باڵێکی بۆ پیاکە ئایا لە ڕێ ئەسیرەوە بێ بە سەتەلایتێک بێ ئایا لە ڕێ فڕۆکەی و بێ بە سەریری ئەوانە بفرێ بۆیە خودی شەرعیەتدان بەوەی دەری بێنی بیفرۆشی لای ئەوانەی دووەمیان ئیشکردنە لە دەرەوەی ناوچەی جیۆپۆلۆتیکی ئۆراسیە یعنی ئیشکردنە لە دەرەوەی ئەو ناوچە بە جۆرە لە جەرەوەکان ئەچیتە ناوچەی جیۆپۆلۆتیکی بەرامبەرەوە و لە چوارچەوەی استراتیژی چکم خاص بە توندی بەسراوەتەوە بە سیاسەتەوە سێمیشان نەوەک خەڵکێک بەرژەوەندیەکی نوێ بێ ببەسترێتەوە بەم غازا دوای مترتیباتی سیاسی و ئەمنی هەبێ لە ناوچەکەی بۆ کورد و بۆ وڵاتانی دراوسێش بە بڕای من ئەم سێ مەسەلەی هین مەسەلەی کۆمەڵگای نێودەوڵەتی ئێمە بە بڕای من چەند شت گرنگ یەکەم ئەوەی من خوێن بێتەوە ڕەنگەوانە تا ئێستا شتێک بە ناوی مەسەلەی کورد لە کۆمەڵگای نێودەوڵەتیە دانی پێنەدراوە شتێک نییە بە ناوی قەزیەی کوردی تا ئەم لەحظە وەک ئەوەی کە لە یعنی باوە لە دنیا باوە ئەگەر دانیشان پێ بنێ قانونی گشتی نێودەوڵەتی ئینسانی حکومیەکردین وەڵحا شتێک نییە بە ناوی قەزیەی کوردیە کۆمەڵگای نێودەوڵەتی تا ئێستا ئەوە نایە
کە شتێک نەبوو بە ناوی یعنی قەزەی کوردیەوە تۆ چێبی بە پلەی یەکەم بە چاوی وەرەقە سەیت دەکرێت و شەڕی گەورەی هەرێمی کوردستانە بێچی بێ لە دۆخی بەوەرەقەبوونەوە بچێتە دۆخی تەرەفێک کە قسەی هەیە قسەی هەیە هەم لە چارەنووسی خۆی هەم لە بەرژەوەندی و چارەنووسی ئەوانی تر و ناوچەکە و دنیاە ئەمە خاڵێک بۆ ئێمە تەنها یارمەتیمانەدە تەنها لە بەرامبەر داعش یارمەتیمانە لە بەرامبەر عێراق یارمەتیمان نادەن لە بەرامبەر تورکیا یارمەتیمان نادەن لە بەرامبەر ئێران یارمەتیمان نادەن ئەو قسەی دیڤید زۆر هەڵەبوو کاگەر بێت و ئێران هێرش بکاتە سەر هەرێمی کوردستان و ئەمان تەماحی ناوچە جێنەوەکەکان نەبێ ئەمریکا یارمەتیانەدا لەبەر چشێ یەکەمیان ئەمریکا نایەوە ڕاستەخۆ دەرگیر بێ لەگەڵ ئێرانە بەتایبەت دووەمیان ئەبێ لە ڕێگای عێراقەوە بێ ئێمە ناتوانین بە چەکی ژارمەتیمان بە نەگەر عێراق موافقە نەبێت حتا لە سەردەمی داعشە مەگەر عێراق چکەم بە فلتەری هێشکە لە ڕاستیە چەکی ئەو بۆ ئێمە بێ پێوەرەکان ئەو پێوەرانەش کە هەتا ئەو پێوەرانەی کە ئەم وتی ئێستا زۆریشان نەماوە ئێمە یعنی لە ئاست چاوەڕوانەکانی دەرەوەیان نین ئەوە چاوەڕوانە تەقلیدەکان کە ئێستا دیموکراتیەکان لەسەر حکومت لە ئەمریکا و تۆزە چاوەڕ مەسەل مافی مرۆڤ و ئازادی بیر و ڕاو یعنی ئەم شتانە کاکە هەمووی کەوتۆتە ژێر پرسیارەوە هەموو قونسوڵەکان هینیان لەسەر دەرنەکردین لە هەرێمی کوردستانە یعنی هەرێمی کوردستان ئەوەی چۆتە ژێر ئەوەشی چۆتە ژێر پرسیارەوە شا هێزی پێشمەرگەیە هێزێکی تۆکممان بۆ دروستکەن لە دنیا نەبووە چوار وڵاتی گەورەی جیهانی بێن بڵێ وەڵا هێز بۆ تۆ دروست دەکەین ئیسلاحیەکەی ئیعادەبینە تۆ خۆت ڕازی نەبی کاکە یعنی نوێنەری نەتەوەی گرتوەکان نانوت کاکە پێتان وانە بێ هەتاکو دوایی نەکەین زۆر سوپاس شارت کەوتە سەر لە کات و شتێکەکەی نا تۆ کە ئابوورێکی بەهێزن نەبوو حکومڕانێکی بەهێزن نەبوو سوپایەکی بەهێزن نەبوو گەلێکی بەهێزن نەبوو توانە جوڵە سنووردارە بەڵێ وەڵا هەمووتان ماندوون خاتو دکتۆرە ڕۆژ باسی ئەوەی کرد کە يعني مجتمعي الدولي وكاري مؤسساتي وتعاوني نيو دولتي لراستيها مجتمعي نيو دولتي مجتمعي فوضى اشتوانية نا تعاوني نيو دولتي هي نا مؤسساتي نيو دولتي اسا لم أزمع قوري الدنيا لاواسترين طرف المتحدة هرجز المتحدة للصراع كان كلا رابرودها بوكو اسا لاوازنو بويا ئەو کاتی کە بڕیاریشمان بۆ تەدەخولی ئینسانی بۆ دەرچوو ئەمەش زۆر جێگای هین نییە مەسەلەی وەکو باسمان کرد یعنی وجودی ئێمە لە پەیوەند بە جیۆپۆلەتیکەوە هەم وزە هەم ئاو هەم بەشێک لە ئیستیخرار و دژاتی توندڕەوی و تەتەڕۆف یەکگرتووی ناوخۆ مەسەلەن هێزێکی پێشمەرگە کە بتوانێت لە چکە ئەوەی کە باس کرا ئەم دەوڵەتانە دەیانەوێت هێزی سەربازی ئێمە بەهێز بکەن بەڕاستیدا دەیانەوێت شەڕی توندڕەوی و تیرۆر لێرە بکەن لە زیاتی ئەوەی لە ئەوروپا بکەن چونکە ئێمە لە سەردەمی بە جیهانی بوونی ئاسایش و ئاسایشی بە جیهانی بوودای ئەوە کە لێرە دەریش کەوت لێرە مەسەلەی کۆچ دەبێتە هەڕەشە بۆ سەر ئەوان توندڕەوی لێرە دەبێتە هەڕەشە بۆ سەر ئەوان لە ماوەی 2 ساڵی ڕابردوودا فەڕەنسا یەکێک لەو شتانەی زۆر گیری بەدەستەوە خواردووە چۆنێتی ڕۆبڕووبوونەوەی گروپەکانی ئیسلامی توندڕەوە لەوێ لەناو خودی فەڕەنسا بۆیە دەیانەوێت جەنگەکە لێرە بکەن ئەمەش بۆ ئێمە دەکرێت ببێتە مای دەرفەت ئەگەر ئێمە وەکو باسی لەوەی کە پەیوەندی بە خۆمانەوە هەیە چۆن گەمەکە دەکەین ئەجینە ئەوەی کە ئێستا ئەوە زۆر گرنگە ئێمە چۆن علاقەمان لەگەڵ بەغدا لە علاقەی سراعەوە دەکەین بە علاقەی تعاون ئەمە بۆ ئێمە زۆر گرنگە ئەمە زەحمەتیش نییە
مثلا ئەگەر لە علاقەی سراعە ئەوەی بەکەڵکمان کارتێکی زۆر بەکەڵکمان هاتووە چییە یعنی وەڵا سامان و وزە بوو بەکەڵکمان هاتووە لەو سراعە لەناو خۆمان چۆنە پرسیاری لەسەرە کە بەڕای من بەشێکی حەقیقەت نییە بەڵام کە نیشان دەدرێت لە لای خەڵک دەبێتە حەقیقەت ئەجینا مامۆستا لە 180 ئەو داهاتی دێ بۆ هەرێمی کوردستان دەچێتە لای خەڵک چۆن دەچێتە لای خەڵک نامونەزەمە جۆرێک نەعەدالەتی تێدایە ڕاستە بەڵام گرنگیشە لە 180 داهاتی خەڵک ماگانە بچێتە لای خەڵک ئی وڵات ئی حکوومەت لەسەر ئەوەی کە بە سیستەم بکرێت باشتر بکرێت ڕێکتر زۆر ڕاستە بەڵام ئەمە حەقیقەتیشە کە هەمومان جێکۆنێت تۆ لە لیژنەی دارە ئەو پارەی کاگدکتۆریش لێرە ئەوەی دێتە گەنجینەی حکوومەتەوە لە 180 دەتر لە موچە بە عینوانی جۆرا زۆر و دەچێتە لای خەڵک بۆیە لە ڕاستیدا ئەو بێهیواییە بەشێکی دروستکراوە بەشێکی پەیوەندی بە تەبیعەتی ئۆپۆزیسیۆن لە هەرێمی کوردستانەوە بەشێکی لەژێر کاریگەری جۆرێک لە خیتابی سیاسی و میدیایی هەیە کە هی دەوڵەتانی نەیارە بە بەرنامە ئیشی لەسەر کراوە چکە ئەوە زۆر خەتەرە ڕاستە ینی هەمیشە جیۆپۆلیتیک پێت دەڵێ یەکێک لە سەرچاوەکانی شەرعیەت و هێزی دەوڵەت تەئیدی مجتەمەعە تەئیدی میلەتە بۆ سیستەمی سیاسی بۆ حکومڕانەتی بۆیە نەهارانمان لەوێشەوە گەمەیان لەگەڵ کردوین کە ئێمە دەبێ یعنی مەبەستم پێەوە هەر پرسێکی ناوخۆ نییە بەشێکە لەو گەمە ئیقلیمی و دژایەتێکی ئێمە لە ڕەهەندی نێودەوڵەتیەوە بۆ ئێمە دەکرێت دوای قسەی من ئەوەیە کە تەرکیز لەسەر ئەوە بکەین چۆن عیلاقەی خۆمان لەگەڵ بەغدا لە عیلاقەی مواجهەی توندەوە ڕوبەڕووبوونەوەەوە دەگۆڕین بۆ عیلاقەیەک کە هەردوو هەولێر و بەغدا ببن بە عمقی استراتیجیەکتر ببێ بە عیلاقەی تەعاون ببێتە بە عیلاقەی تەکاملی ئەمە زەحمەتیش نییە لە ڕاستیە دەکرێت زۆر سپاس جەناب دکتۆر نوورەدینی جارێک سپاس بۆ ئەو کاروانەی بۆ جەناب دکتۆر کامران ساڵحی و جەناب دکتۆر مەجارێکەوە هەروە لە دووشەوە سپاسنامەیەک بۆ دەیوێت وڵمانەوەی سپاس بۆ هەمووی وەشکە شار و وڵاتگایەکە ماندوو بوون بەڵام ئەگەر ئەوە مشکلی وڵاتی ئێمە هیوادارم ئەم فەدراسیە هەم مشکی ئێمە ئەکتیڤتر بکات بۆ ئەوەی کە باشتر بیر لە زاویەی جیاجیا بۆ بەڕی جیاوازیەوە بیر لە چارەسەری بکەیتەوەش و هەموو میلەتانیش لەو ڕێەوە ئەتوان بگەنە تەفاهمی باش.